ئەیەخوا دەستان خۆش بێ خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆست بێ لەگەڵێوەیە بەردەوامین ئەمڕۆ سێم ڕۆژە بە هیوای ئەوەی کام جەژنە بێتە مایەی خۆشی و شادی و پێکەوە ژیان بە یەکترەوە ئەمڕۆژ وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە ئەمڕۆ سێم ڕۆژە توانیمانە لە پرۆگرامێکی تایبێتە و کۆمەڵێک هونەرمەند و کۆمەڵێک کەسایەتی و کۆمەڵێک کەسی بەتوانە و لە بوارەکەی خۆیان لە لای ئێمە میوان بن و باز لە جەژن و باز لە بوارەکەی خۆیان بکەن ئەمڕۆژ من لەگەڵ تەواوی هاوکارانم لە پشت کامێرە و کۆنتترۆل و هاوکاری سەرەکیم سەحەر ئەتوانین لەگەڵ میوانەکانمان و کۆمەڵە ژەنیاری ئازیز درێژە بە پرۆگرامەکەمان بین سەحەر سڵاو لێبێت جەژنە پیرۆز بێت سڵاو لە تۆ جەژن لە تۆش پیرۆز بێت سەرکۆگیان بە هیوام جەژنێکی خۆشە بەڕێ کرد بامنی سڵاوێک پێشکەش بە بینەرانی ئازیزمان بکەم و سڵاوێک پڕ لە ئارامی لە سەیەم ڕۆژی جەژنە پێشکەش بە ئێوەی ئازیز بێت هیوام ئەوەیە کە بەڕاستی ئەم چەند ڕۆژە کە بەڕێتان کردووە جەژنێکی ڕاستەقینێ بوو بێت ئەو بزانێت کە لەسەر لێوتانە دروست و بزەی ڕاستەقینێ بوو بێت دڵتان خۆش بوو بە ئیشەڵڵا و هەروەها ئەوەی کە ئەمڕۆ لە جەژنانەیەکی ڕۆژێکی نوێ لەگەڵمانە بن سپاسدانەکەین جا سەرکۆ هەر کاتێک کە ئێمە ڕۆژانی جێژن ئەبێ لە بەرنامەی خۆمانەوە دەستخۆشی ئەکەین و ماندوونەبوون ئەکەین لەو کەسانەی کە هێشتا سەرباری ئەوەی کە زۆرێک لە هاوڵاتیان لەم ڕۆژانەیە لە ماڵەوە پشووی فەرمیانە ئەوان لە ئیش و ئەرک و دەوامی خۆیانە لەشی هەمووی لایەکیان ساخ بێ و هەروەها جێ خۆشێتی کە دەستخۆشێت ئەم جێژنە لە بەڕێبەراتی کارەباش بکەین کەوای کرد تام و چێژی جێژنەکە بەڕاستی هەستێکی زیاتری پێ بکەین وڵا دەستی خۆش بێ لەگەڵ ئەوەشا کە ئێمە دوو ڕۆژی جەژنمان بەڕێ کرد بەڵام هەمووشمان ئاگاداری لە میدیاکانەوە ئەیبینین کە جێگەی داخە بەهۆی ئاگرکەوتنەوە لە چیایی گۆژە و دوێنێ شەویش بە درێژایی شەوەکە کارمەندانی بەڕێزی ئاگرکوژێنەوە و تیمە تایبەتەکان هەم لە دەشتی بتوێنیش ئاگرێکی زۆر گەورە کەوتەوە ئێمە دەستخۆشییان لەکەین کە هەموو هەوڵەکانی خۆیان خستۆتە کار بۆ ئەوەی کە ئاگرەکە کۆنتترۆل بکرێت و زیان بە کۆمەڵی هاوڵاتیان و بەو جووتیارە بە ڕێزانە نەگات و هەم لە چیای گۆژەش بینیمان کە هەلتەنانە لە ڕێگەی فڕۆکە شۆچکە شوێنەکە سەخت بوو بۆی کە ئۆتۆمبیل بگاتەوێت کە ئاگرەکە کۆنتترۆل بکەن لەگەڵ ئەوەشی ئەم دوو ڕۆژەمان بەڕێ کردووە ئەزانین بە پێ و ئامارانەی کە دەست من کەوتووە 100,000 گەشتیان ڕووی کردوێتە هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای سلەیمانی کە لە سایە هەشتای لە خواروی عێراق و پارێزگاکانەوە هاتون و لە سایە بیستیشی خەڵکانی بیانی کە ڕویان تێکردوین ئەمە بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە ئەمە بۆ ئێمە لە هەموو ڕووی گەشت و گوزارەوە توانین سوودیان لێ ببینین و لە ڕووی ئابوووریۆ توانین سوودیان لێ ببینین و ئێمەش وەکو خەڵکی ئەم ناوچەیە هەمیشە خزم دۆست بووین و باوەشێکی گەرممان گرتوێتەوە گوێ نادەین بەوەی کە ئەمە خەڵکی لای خۆمان نیە یاخود لە خواروی عێراقەوە هاتووە براو خوشکەکانمان عەرەبەکان کە هاتوون بەڕاستی من ئەم ئێوارەیە هەڵسوکەوتێکی زۆر جوانی شۆفێرەکانی خۆمانم بینی چکەوان بە ئۆتۆمبیلی گەورە هاتون کە پێڵی ماشاء هەمویان وەستا بوون تا ئەو مەشایە بڕواتە شوێنی خۆی چکە ئەوان هاتون بەڕاستی گەشتیارە نایانوێ ئەو شوێنانە ببینن کە قڕەباڵقی تایە بە تایبەتی شەقامی سالم شەوانە قەرەباڵقێکی زۆری پێوە دیارە ئێمە دەستخۆشیش لە هەموو ئەو کەساناکەین کە ڕێز لە گەشتیارەکانەگرێت چونکە ئەوانە کە یەن بۆ ئێرە ئەو چەند ڕۆژە لێرا بن ئەڕۆنەوە کە وەسفی ئەو شوێنە ئێمەش خۆشمانوێ کاچینە ئەو شوێنانەکە بە دڵمان بێگەینەوە کە سوکارەکانمان تێگەێنین باجارێکی تر ئەگەر پلانمان هەبوو بچینەوە ئەو شوێنە گەشتیارانە بۆیە بە هیوای ئەوەی کە بتوانین هەمومان هاوکاری یەکتر بین ڕاستە لەوەی کە من بەڕاستی دوێنن لە ڕێگەی تەلەفۆنەوە بەداخەوە لە شەقامی سالم ڕووداوێکی هاتوچۆ هەبوو کە کەسێک بە سەرپێچیەکی زۆر خراپ هەم زیانی بە کۆمەڵی ئۆتۆمبیلی کێشگان و زیانی بە خۆشییان بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشیە زیانی جانی نەبوو بەڵام هیوادارین کە بتوانین تیژڕێیەکان کەمترکەینەوە لە ڕۆژانی جەژنە هاوکاری یەکتر بین و بتوانین بە شێوەیە خۆشیەکان ببینین کە گرفتماوەمان وایە کە ئینشەڵڵا ڕۆژانێکی ئارام بێ کێشە هەمووان بەڕێ بکەن کوردستان هەمیشە ئاوادان بێت و باسی جەژنانەی ڕۆژێکی نوێمان کرد بۆ ئێوەی ئازیز ئەمڕۆ لەم بەشەی بەرنامەکەمان سەرکۆ دوو میوانی ئازیزمان هەیە هەروەها لەگەڵ ژەنیارە بەڕێزەکان ئەوان ماڵی خوانە میوانەکانیشمان بە هەمان شێوە ئەمڕۆ هونەرمەندێکی دەنگ خۆشمان لەگەڵایە کاک عادل هەورانی کە لەگەڵ زۆربەی گۆرانیەکان لەگەڵ زۆربەی باڵێن بەرهەمەکانی لە ڕاستیە یەک دنیا یادگاری جوانمان هەیە هەروەها مامۆستا حسێن کاکە حەمەمان لەگەڵایە کە بەڕێزیان هونەرمەندێکی زۆر ئازیز و دڵسۆزن کە بێمگومان پێما بێت لەگەڵ زۆرێک لە ئیشە جوانەکانی بەڕێزیشیانە ئێوە بزە هاتوۆتە سەر لێوەکانتان یان ئەوەی کە یادگاری جوانتان بۆ دروست بووە سڵاوتان لێبێ زۆر بەخێبن جەژنتان عادل جێگەی شانازیە یەکێکە لە هونەرمەندە گەورانەی کە هەم لە
دەستپێکی کورساتەوە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە کە توانیوەتی کاری هوەری لەم دەستگایەوە پەخشکات و هەمیشەش بەرهەمەکانی بە زیندوێتی ماوەتەوە و ئێمە من بە هەمومان بە جێگەی شانازیەوە لەگەڵ تەواوی هاوکارەکانم بە کورساتیشەوە تۆ هەمیشە دەنگێکی زیندوی لە نامان زۆر بەخێر بێ جەژنە پیرۆز بێت سپاس پیرۆز بێ جەژنە پیرۆز بێ کاکە سەرکۆ سەحەتان جەژنتان پیرۆز بێ هیوادارم هەموو ڕۆژێکتان نەر جەژن بێ جەژنە پیرۆزی لەو ستافە جوانەکەم دەستە خۆش بێ زۆر سپاس برادرانی میوزیک ئەو جەنگاوەرانی کە لە پشتی کامیرەوەن دەستخۆشیان لێ یەکەم جەژنیان پیرۆز بێ و هیوادارم کورسات وەکو چۆن دایمەندی گەشاوەتر بێ و خۆشحاڵم زۆر بەخێر بێ ئێمە دروست بگمانەیە کاڵێن کورسات ماڵی هەمووانە و هەمیشەش ماڵی ئێوەیە چکە لەبەرەوەی ئێوە خزمەتەکانتان بتوانن لە ڕێگەی ئەم کورساتەوە بگەێنن بە میلەتەکەمان مامۆستا حسێن زۆر بەخێر بێت من زۆر دڵخۆشم ئەشمێ ئاوایەکە بۆ بکەم کە شانازیەکەم تەلەبەی تۆم وەزبەی ئەوم و پەروەردەی دەستی ئەوم لە پەیمانگەش و نەک من بە ناوی هەموو هاوڕەکانیشمەوە زۆر سپاسی تۆکەین و سپاسی مامۆستا خسوونی شەکەین لێرەوە کە هاوسەری بەڕێستانە هەردووتان بەیەک خۆتوانیتان وانەمان فێرکەن کە بتوانین لە هونەر بەردەوام بین زۆر بەخێر بێ پێمان خۆشە پەیامی خۆت بڵێ سپاس بۆ ئێوە یەکێکە لە دڵخۆشەکانی من کە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانە کەناڵێکی ئاوا جوان ئەبینم کەناڵێکی ئاوا پاک ئەبینم کەناڵێکی ئاوا ڕازگۆ بینم یەکێکە لە سامانە هەرە بەرزەکانی هەرێمی کوردستان کە یەکێک لە شانازیەکانی ئێمە کە کەناڵی کورساتمان هەیە جێی دڵخۆشیە و جێی دڵخۆشیە کە دایمە ئاوا چالاکن و ئەم بەرنامە جوانانە دروست ئەکەن سوپاس بۆ ئەوەی کە داوای ئەوەتان کرد کە من بێمە میوانتان و من لە خزمەتتان سپاسی بەڕێزت ئەەکەین کاک عادل بەڕێز نێوانن لەگەڵ جەژنە چۆنە حەز بە جەژن تا چەند ئەەکەیت وڵی جەژن تیادی خۆشە نوێبوونەوەیە کە دڵەکان پاکتر ئەبێتەوە بەرامبەر بە یەک لەوەتەی هەم لە مناڵیەوە تا ئێستا دایمەن خۆم ئامادە کردو بۆ جەژن وەکو ڕۆژانی جەژنوا هەیە زۆر بە تامەزرۆبی سەردانی خزم و کەس و کار و هاوڕێ بکەیان ئەوەی کە بێن بۆ ماڵتان بەڵێ تۆ لە ئەوڵی ڕۆژەوە کە خۆت حازرەکەیت و نقڵەکڕیت و ئەخ زۆرێک لە هوەرمەندان ئەڵێن لەم ڕۆژانەیە حەزیان لێ بەڵام مەجالیان زۆر نابێت جەنابێت چۆنی مەجال لە ڕاستێنی خۆی جەژن یعنی مەجال ڕاستۆچی مەجالی نابێت لەبەرەوە تۆ جەژنی ڕەمەزانت دێ جەژنی قوربانت دێ ئەی باشە بۆ جەژنی نۆڕۆژ بۆ مەجالت دێ و خۆتە گۆڕیت و خۆ جوانەکەی تووشە دەرەوە ئەمیش هەروەهایە ئەم هیچ پاسایەکمان نییە لەبەرەوەی هەر هەمووی ئۆتڵەتی بەڵام ئێمەش لێرەین لێرۆ خزمەتەکەین ئینسانەکە خۆی دەورە بینێت تا چ ڕادێت تەماڵ بێ یا بە جۆش و خۆش توانی مەجالێ بڕەخسێنی بەڵێ ڕاستە مامۆستا حسێن لەگەڵەوەی کە ئێوە هەردووکتان خۆش و هاوسەرەکەشە کە ماوەی چەند ساڵێکە خزمەتەکەن و خوێن کار پێگەین لەگەڵ جەژن و ئامادەکارێکانە چۆنن لەگەڵ سەردانیکردنەکانە طبعا جەژن یەکێکە لەو مناسبانەی کە بەتابەتی ئەم دوو جژنە جژنی ڕەمەزان و جژنی قوربان یەکێکە لەو جژنای کە یادگاری زۆری تایە من خۆم بە شخصی خۆم لەواچە لەگەڵ کاک عادلا بە شێوازی تر وەڵام بمەوە وای لێ هاتووە چونکم ئەوە لە مناڵی ئەوە قەرەباڵغ بووین لە مناسبەکانە لە ئامادەبوونمان لە گۆڕانکاریەکانە لە جەژنەکاندا ڕۆیشتن بۆ سەردان سواری چەرک و فەلق بوون یاریکردنمان شتکڕینمان پار جەژنانەکانمان کە وەرمانەگرت برنج و فاسۆلیا و قەیسەکەی بەیانیان کە یەکێکە لە مناسبەکان یەکێکە لەوانەی کە قەت بیرت ناچێتەوە چێژێکی تایبەتی خۆی هەیە بوون و بەرامەیەکی خۆی هەیە واتە جیاواز زۆر جیاوازە بەڵام کە ئینسانی ئێمەمانان کە بۆ ساڵ بە ساڵ چیتە تەمەنەوە شێوازەکانی ئەگۆڕێت یەکێکە لەوانە بۆ منە مەسەلەن لەو سەربەستیی کە تۆ هەتە لە مناڵیە ئەڕۆی بۆ ئەڕۆیتە دەرەوە یاری ئەەکەی ئێستا شێوازی تر تۆ ئەبێت جەژن ئامادەکەی بۆ ئەو جیلەی کە لە بەردەم تایە هەنێ ئیلتیزامات و پابەندبوونی ترت هەیە بە جەژنەوە مەسەلەن سەردان مەسەلەن دڵپاکی بەرامبەر خەڵکی خۆشەویستی بڵاو پێکردن بە دەوروبەرتە کە فێری ئەوان کەی فێری خۆشەویستی بن فێری ئەوە بن کە کۆمەلگان خۆش بێت میلەتیان خۆش بێت ملتەزیم بن بە پایەکانی کۆمەلگاکەمانەوە یەکێکە لە شتە جوانەکان و جەژنیش بەڕاستی وەکو کاک عادل فەرمووی جارێکتر دووبارە
خۆ تازەکردنەوەیە تازەکردنەوە باشە بەردەوامە بین لە گفتوگۆکانمان با ئێمەش و بینەرەکانیشمان جۆمان یەکێک لە بەرهەمە جوانەکانی کاک عادل بێگەر هاوڕێیان ئامادە سەرچاو زۆر سپاس دەستان خۆش بێ هاوڕێ کاک ڕێبازی تر چای بە کاک عادل کەوتووە ئەوە نەیتر گەشاوەتەوە کاک عادل یەکێک لەو هونەرمەندانەی کە زۆر گرنگی ئەدەی بەوەی ڕێک پۆش هەمیشە دەرکەویت و زۆر گرنگی بە خۆت ئەدەیت کە ئەمە بێگومان جلی کوردەکەیەوە کە زۆر جوانە کات ئەوەی کە هونەرمەندێک ئەوە نەیت لەنێو خەڵکا شیرین بێت بەڵام چۆن خزمەتی ئەم دەنگەت ئەکی کە ماشەڵڵا ئەوە هێشتا ئەویش هەر بە جوانی ماوەتەوە خۆی ئینسان
کە هاتە دنیاوە طبعا هەموو تەجروبەیەکە بینێ ڕاستە تۆ فەنانی تۆ هونەرمەندی یعنی چۆن ئەو هونەرت ئەپارێزی مثلەن خواردن زۆر دەورە بینێ خواردن بەڵێ ئیتر هەندێک خواردن هەیە تۆ دەبەر خاتری قۆرگە دەبێت تەرکی بێ حەزت لە خواردنی خۆشی شەکار خواردنی خۆش باسی چێشتی جەژن و چێشتی ڕۆژانە ناکەم مثلەن باسی هونەرمەندانەکەن ئەڵێن هەندێک جار هەیە هونەرمەند هەتا مەشروب نەخواتەوە ناتوانێت بچێتە سەر مەسرح یان ناتوانێت ئەوە زۆر شتێکی خراپەوە هەر من بەڕاستی نازانم مەشروبێکێکە لەوانی کە قورگ ئەفەوتێنێ ئەمە یەکێکە لەوانە کە لەخوا بەزارە زۆر دوورم لێی تونی و ترشی و ئەمانش دەورە بینێ هەر بۆ دەنگ ئەویش هەر تێکی ئەیان ئیتر بۆ مەسلەی جلوبەرگیش تۆ لە شوێنان مثلەن کۆنسێرتێکە دێ یا لەسەر پەخشی ڕاستەوخۆ تۆ بەرنمەیەکە دێ بە ملیۆنەها خەڵک سیرتەکە بێ ستایلێک بەکاربێنی خەڵک لاسایی تۆ کاتەوە نەک تۆ لاسایی خەڵکەیتەوە بۆیە من خۆم کە کوردم ڕێزمانی هەورامیش ئەوەی ترەوە کە هەورامین دایمەن حەزم کردو بەجلی کوردی دەرکەوم لە بەرنامەکانە بەشێکە لە کەڵچەر یا کەلتوری ئێمە تاتوانی شانازی بەڵێ ئەو کولتورە چۆن نەپارێزی تۆ کە تۆنی پارێزی خەڵکی تر چۆن نەیپارێزی بۆیە حەزم کردو دایمەن بۆ ستایلە دەرکەوم هەر بمێنی بۆمان ئەوەش ینی بەڕاستی من دوێنێکی لاوڕەکانمان کە هاوکارانم پەیوەندیان بۆ گوتە کە عادلمان لایە وتم ئەرەوەڵا بەیانی ئەومان لایە کە چوتی تخواوەرە سێریشی ئەم ڤیددیوەکە خۆ ئێستا هەموو شتێک لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاوکرێتەوە پارچەی ڤیددیۆی توێ پیشانام کە پێشوازیەکی جوان نەک لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لەوانەیە ماوەی ڕابردوو بێ خەڵکەکە چەند بەدڵێکی خۆشۆکە ئەمانە لای زۆر کەس هەیەکە تامەزرۆی ئەوە بن ئەمە شەرچێکی شانازیەکە لە پارچەکانی تریش دەنگی تۆ ئاوا چوو بێتە ناو ئەوانەوە مامۆستا حسێن ئێوە لەگەڵ ئەوەی کە فێری هونەرتانە کردین بەڵام ئەوەی کاک عادل ئاماژەی پێە فێری ئەوەشتانە کردین کە پارێزگاری لە جەستەمان و لە دەنگمان و لە هەست و نەستەکانمان و لە تێکەڵبوونمانە ئەمەش لەگەڵ ئێوە فێر بووین ئەمە ئێستا تا چەند من حەزەکەم ئەو تەوازنە ببینین لە ڕابردووە ئاوا ئێمە فێرە بووین یعنی خۆتان پێتانەوتینەوە ناڕۆنەوە ئەمانە لە پەیمانگامێنینەوە هەفتی دوو ڕۆژە ڕۆشتینەوە ساحەت مامۆستا خۆی ئاگادارە ئەو هەستەی ئەو ساحە بوو لەگەڵ ئێستایا چی هەوازیەکە بێنیت وەکو پێشتر باسم کرد بە پێی مەرحەلی تەمەنی ئینسان واجباتەکان ئینسان ئەگۆڕێت بڵێ ئەوە بەڵام ئەو بابەتی کە جەنابەت باسیەکەی ڕێژەیەکی نەگۆڕە ئەبێ مرۆڤەکان خوان و پارزن تۆ لە هەج بوارێکا بێ لە بواری گۆرانی بێژی بێ لە بواری ئەکتەریا بێ لە بواری هەج بوارێ لە بوارەکانی وەکۆم بەڕێزانە کە مۆسیقاژەنن یان هەر کارێکی تری ڕۆژانە ئەبێ بزانی تۆ ئیشەکەی تۆ چییە بۆی تۆ پارێزگاری لێ بکەیت و گەشەی پێبەی و بتوانی ئەم بەرهەمەی تۆ ئەم کارەی تۆ برەوی پێ بدەیت و بڵاویکەیت تۆ بەناو خەڵکی کەیە لەبەرەوە بۆ پارێزگاریکردنە لە هەمووی گرنگتریش ئەوەیە تۆ ئەو هونەری وەری ئەگریت ئەو هونەر بێت کە تەواو گونجاو بێت لەگەڵ میلەتەکەی تۆیە واتە یەکتر بڕ نەبن ئاسۆیی لەگەڵ یەکتریا بڕۆن و لە خزمەتی ئەوەیە بێت بێگومان من هەرگیز بیرم ناچێت یەکێکە لە شانازیەکانی ئێمە و یەکێکە لە شانازەکانی تاکی خۆک و خۆم کە کۆمەڵە خەڵکانێک خوێندکار بوون ئێستا نازانم ئەگەر لەوە ئەگەر بینەران و هاوڕێیانم بڵێن بۆچی باسی ئێستا ناکەی لەبەرەوەی ئاگاداری لە پێشەوە ئاگاداری نیم بێگومان هەروە ئەبێت کە شەونخوونی زۆرتان کردووە شەونخوونیان کرد هاوڕەکان و تەلەبەکان و خوێندکارەکانمان شەونخوونیان کرد شەو ماونەتەوە زۆریان لێ کردوین ئەبێ بمێنەوە پرۆڤە بکەین با تەمرین بکەین با ئەو بکەین و لە گرنگترینشت ئەوەیشە کە بەڕای من هیوادارم کە لایەنی پەیوەندیدار کە بواری نواندن بڵاوە پێ بکەن و برەوی پێ بدەن بڵاو بێتەوە لە ناو شوێنەکانی کەیە لە ناو بەتایبەتی لە ناو خوێندنگەکاندا و بە تایبەتی تر خوێندگە سەرەتایەکان لەبەرەوەی بواری نواندن یەکێکە لەوانەی کە تۆ ئەچیتە ناو قوڵایی مرۆڤەکانەوە واتە بۆ دروستکردن و جای تر بیناکردنەوەی ئینسانەکان کە ئەمە زۆر زۆر ئێستا کاتێکی زۆر زۆرە بۆ میلەتی ئێمە جارێکە دروستکردنەوە لەسەر ڕێگەی ڕاست بۆ تاکەکانی خۆمان باش مامۆستا حسێن
کاتێک کە بەڕێزت لە بەرهەمێکی سینەمایی بۆ نمونە لەگەڵ یەکێک لە خوێندکارەکانی خۆت بە یەکەوە ئیشێکی هوەریتان کردووە ئەو هاوکاربوونە بۆ بەڕێزت تاموچێژێکی زۆر زۆر جیاوازتری هەبووە خۆ چۆن بەسیە مەزمونەکەیت یەکێک لەوانە لە مەسلەی نواندن و هوەردا وەکو چۆن هەموو هوەرەکانی تر لەو بابەتە هیچ گرنگی پێ نادرێت ئینسان وەکو جیهازێک وایە وەکو ئامێرێک وایە لەو کاتەیە تۆ مهم نییە کێ دەرهێنەرە مهم نییە کێ مەسەلەن وێنە گرتە مهم نییە کێ هاوڵتە لەگەڵ تا نواندن ئەنوێنێت زۆر جار من بەشداریم کردووە لەگەڵ خوێندکارەکانی خۆمە زۆربیان وازام لەم کەناڵە جوانیشە هەر ئێستا کارەکەن نواندنم کردووە هیچ کات هەستم نەکردووە کە من تەنانەت تەمەنیشم لەو گەورەترە بەڵکو بەس کەسایەتیەکانی ناو شانۆگەریەکە یا کەسایەتەکانی ناو فیلمەکان گۆڕانکاریە ئەگینا بگرە زیاتر خۆشحاڵیش ئەبی تۆ کە دڵخۆش بووی ئێستا بۆ منە ئەم بەڕێزانە و جەنابتان ئەگەر دڵتان خۆش بێت لەگەڵ کەسەکانە بەرنامەکە جوانتر و دڵدارتر ئەبێت بێگومان تۆ لەگەڵ خوێندکاری خۆتا کە ئەیبینی بەرهەمەکەی تۆیە ئیش ئەکا لەگەڵ تا ڕەونەقێکی تر و زەوقێکی تر و خۆشحاڵێکی هەستێکی جیاوازتر ئەبێ وەک ئەوەی لەگەڵ کەسێکی ئاسادەیە نواندن بکەیت زۆر باشە کاک عادل هەورامانی خۆشەویست هەورامانی ئازیز لێرە و ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ تەواوی ئەو خەڵکە جوانەی کە لە هەورامانان بە هەورامانی تەختی شۆخمن ئەوی جوابەتەوە منە حەزەکەم کە باسی جلی کوردی کرد سەحەر ئێوە بەدەر لە جەژن و لە بۆنەکانیش کە ئاوا ئەڕۆینە چین داغڵی تەوێڵە و بیارابین هەر نەریتێکە مامۆساسی هەمووی بە جلی کوردی و بە شاڵ و یابینی پێشم وتیوتم شاڵە بۆ لە بەرەکەم کاک عادل ئەو نەریتە جوان و زیندوی کە لە هەورامانە ئەو ڕۆحێتەی کە لە هەورامانە باسی خواردنێک کرد هەتا ئێستاش کە ئێمە چەنە پێشکەوتنی تەکنۆلۆجیاوە بووە هەر خواردنە کوردیەکان لەوێ بەتیەکەی خواردنە و شکراوەکان لەوێ بەتیەکەی کەسە بە تەمەنەکانە بینی هەمووی جەستەیەکی ڕێک و کەسێکی خۆشحاڵ و هەمیشە مامۆستا حسێنەڵە دەم بە خەندەن ئەو نەریتە جوانە لە هەورامانە چۆن توانیتانە ئاوا بە شێوەیەکی باش پارێزگاری لێکەوە خۆی تۆ لێرا پرسیارێکە دروست کرد هەورامانی تەخت یانی چی تەخت یانی چی هەورامانیە ئەمە هەورامانی خۆمانەیە ئەو دیش هەورامانی تەختە و هاوڕێیان کەلیمی تەخت ئەگەر زانی وڵای شەرنێ بیزانم ڕاز بە قسەکەی من بەس کە من چووم هەورامانم بینی و تا هەورامانی تەخت وە مەزایی سەحرایەکی تەختە ئازایی تەختە بەڵام تەختی پاشایەتی ئەگەر هەڵە نەبم کە چوم ئەوەنە بەرز بوو ئەسڵ هەر تەختی هەرتیانە بوو دوای پرسیارم کرد و سێرم کرد تەختیەکەی لەوە ئەچێت لە شێوازی ستونی بێت تەختە واتە بە دیوارەکەەوە تەختە وانە هەورامانی تەخت یعنی پای تەختی هەورامان پایتەخت ئەمە جارێک کەس نەیزانێ من زۆر کەس نەیزانێ ینی پایتەختی بۆ بینەرانی شیەکەم ینی پایتەختی هەورامان من وەکو تۆ کە لە منتیقی بێسارانەوە داخل بووم لە نگڵەوە حتا ئەچیتە پایتەختی هەورامان شوێنێکم بینی پێڵێن دۆڵاو بە 2 سەعات بە سیارە بۆی سەرکەوتی جادەی قیریشی نییە وتم باشە ئەمە هەورامانی تەخت بێ بە سەختەکەی کامە بێ وەرە کاکە وان نییە ئەمە پایتەختی هەورامانە تۆ مەسەڵەن ئێستا ئەڵێ عێراق پایتەختەکەی کوێیە بەغدا کوردستان پایتەختەکەی کوێیە هەولێر هەورامانیش منتیقی بێساران دەست پێکا تا ئەگاتە خدای قازانجێ لێتەوە لای پاو نەچە و تەوێڵە و بیارەوە ئەوە دەزانی ڕێباس باڵێ ئاخر ناڵێ بزانی مەڵێ ئەمە ئەوە دوو طبعاً هەورامان هەمووی کەژ و کێوە باڵێ هەموو شتێک لە هەورامانە هەیە هەموو شتێک دروست دەکرێت یعنی پێویستی بە وڵاتان و بە شارانی تر نییە بەس چای ناڕۆی لەوێ بەس چای دروست ناکرێت بۆیە یعنی جاری وا هەبووە پێش ئەم سەردەمی جادەبردن و ڕۆشتن و هاتن و بە سیارە ئەمانە بەس بە پێ هاتوچیان کردووە کوێژ هەبووە زیاتر باخ و ماڵەوە و باخ مەسەن شەوچەرانە بۆ شەوان کۆبوونەتەوە لە ناو کەسایەتی خۆیان ناو لە ناو قسە خۆشەکانی ئەوانی کە قسەی خۆشیان کردووە جارە بۆ 12 ماڵ یا 40-50 نەفەر کۆ بۆ تۆ دانیشتن باسی حکایەت و قسەی خۆشیان کردووە جا ئەو ڕۆشتنانە و هات چوانە لە باخۆ بۆ ماڵ و تەختایی و سەرکەوتن و وەرەبڕۆ ئەوە ڕاضیەکە و تەمرینێکە بۆ دەشی ئینسان
جوان والله باخەکانیان بۆ بماڵەوە زۆر سەختە لە لای ئەوان هەر یەک جارت مالی بێت لە بڕواکە آخر هاتنە ڕاستە نیستە تۆ هەموو ڕۆژێکەستە بەیانیان وەرزشکە ینی دوو ڕۆژنێکی گیان تێشێ ئەوانیش کە ڕۆژێک نەچوبێتە ناو باخویان لەگەڕابێتنەوە دەشیان چۆنەڵی نەخۆش کەوتووە نەیانتوانیوە من باوکم خوالی خۆش بێ کە ئەڕۆشتەوە بە باخ و ئاهاتەوە ینی ئەگەر ڕۆژێک نەڕۆشتایان بینی بە تااقەتە مەجبور سەر مەخستووەم برد ئەمود بە سێریکی باخەکەی کە دڵخۆشیەک بۆی تر بەوە ئینسان چۆنەڵێ دڵخۆش و خواردنەکانشتان سروشتی خواردنەکانش ئەوە نەبووە هەموو ڕۆژێ برینەوەی کە ئینسان بە بەردەوامی خۆیەکە لەوانە کە طبی ساڵێ بۆ مێشک و بۆ ئەوە باش هەر تۆ خواردنەکەیش وەرزشەکەیش تۆ حەدی قەدیش بۆ بمەوەساسێن فەرمێن تۆ کاتەکانی خۆی میوەکان کە دروست دەبێت لە هەورامانە مەسەلەن هەنجیر مانگی خۆی هەیە لە وەرزی خۆیان مەسەلەن هەنار ئیتر ئەو خواردنانی کە لە هاوینە زیاتر هەڵەگیران لە زستانە بەکاریان ئێنایەوە ئیتر ئەوە مەسەلەن بەیانیان کە بە عەربیان لەبەنیات ئەمانە هەمووی هەر مەوجود بووە ڕاستە پێویستیان بە هیچ نەبووە ئەو خواردنانە ئینسان گەنجەکاتەوە پێری ناکەیت تۆ کە سێرێکی کابرا ورگێکی ئەوە نەهەیە و دایمەن نەخۆشە و لە ڕێعایاتەوە هەموو ئەم برنج و تڕۆن و ئەم شتانە لەکوێت و کاتە بۆ هیچ چەپەکرد ناکرد بدر لە چایەکە نەبێت کە لە هەورامان باست کرد سەوز ناکرێت جا کاک عادن ناردام باسی ئەوەت کرد جەستە لە هەورامان بە سەلامەت ئەمێنێتەوە بە حکمی ئەو شێوازی ژیانە ئێمە زۆر بەمان کاتێک بەرەو ئەو ناوچەیە ئەڕۆین ئەڵێ خەم بەبائین بەڕاستی وایە دەکرێتەوە هەڵ حەز لە خواردنەکەی بە تایبەت ئەو برژاوانی ئەوێ جا ئێستا بەڕێزت هەر وەکو خۆت وەکو کەسێکە ڕۆڵی ئەو ناوچەیەیت وا هەیە بۆ نمونە ئەگەر لە ئیشەکە هەست بکەیت بەتایبەت لە بەرهەمە هونەریەکانت پێویستت بە پشوویەک بێدیان بۆ ئەوەی کە باشتر شتەکە بتوانی پێشکەشی بکەیت جێوێک ساف پێ خۆت ڕوو بکەیتە هەورامان بەتایبەت هەرواشە ئەزانین بۆچیشتە تۆ من کاری هونەریەکەم بەتایبەتی مەسەن لەگەڵ ڕێزمانەکەی خۆما کە هەورامیە یعنی بڕوا بکە جارێکیان لە بریتانیا کلیپێکم کرد بڕوا بکە ئەو جەوەی تەوێڵە و بیارە و هەورامانی نەیامێ مەسەلەن ئەو احساسەی نەیامێ هەرچیمە کرد ئەو بەحر و جادە و سیارەیە ئەو احساسی نەئەیامێ ئەو احساسی نایامێ بۆ بەڵێ من کە کلیپیەکەم حەزەکەم لە دارێکی گوێزا بیکەم دوای ئەوە حەزارەتەکەی خۆم دەرخەم کە بۆ دنیا بزانە ئەم سروشتەی بۆ دەرخەم بۆیە لەگەڵ بینینی گەڵاگوێزیەک و بۆنکردنی باخێک ئەحساسێکی ترتیاتێ بۆ کلیپەکە و بۆ هۆنراوەکانیش جەژنە زۆرێک لە هاوڵاتیان ڕوویان کردە هەورامان بە تایبەت یەخوا هەر ئاوان بکاتە گەشتیارەکان ژووی کە من لەسەرەتی ئاماژەم پێ هەر بە تەنانەت بە شەوی ژەمێنەوە من یەک داواکاریم هەیە لێرە هەر بە تایبەتی لە حکوومەت یاریمە کوردستان لە ئەوانەی کە دەستی باڵیان هەیە لەو ناوچیانی ئەو گەشتیارانی کە ئەچن بۆ ئەوێ ئەو شوێنانە کە ئەبینن لە هەورامانە خەڵکەکە خۆی کردوێتی یعنی حکوومەت دەستیەوەی نەبوو مەسەلەن موقعێکی خۆش دروستکە مەسەلەن جادەیەک بەرێ بۆ شوێنێکی چاک ئەو کانی و ئاو هینانە هەیە مەسەلەن ئێستا تۆ وڵاتان من ڕۆشتوم گەڕاوم لەوانەیە مامۆستا حسێنیش بینێتی یعنی لە شوێنی وایە موقعی جوغرافیشتی وا جوانیان دروست کردووە خەڵک لە خۆی و کاوا حەز ناکابێتەوە ئێمە هەزار شوێنی وامان هەیە لە هەورامانە بەڵام بەداخەوە یعنی دەستێکی وان نەبووە تا ئێستا خزمەتێکی ئاوا پێوە دیار بێت لە هەورامان ئەوەی کە ئەشی بینیت هەمووی خەڵکەکە خۆی کردوێتی ڕاستە بەرهەمی دەستی خۆیان بەڵێ زۆر باشە جۆمان لە بەرهەمیشکە بێت کاکات تمام أما
دەنگت ناڕزێت خوا هەردەنگە خۆش بێ یەخوا دەستەکانێک خۆش بێ سپاس. چەند گۆرانی مامۆستا حەسیان نەمانەتوانین بۆستین بەڕاستی من ناتوانم لە گۆرانیەکە گێنانیە چەپڵا بۆی ساستی دوتم سەحرەکە بەردام کورتمان خواردنیان خۆشە هەورامان هەوای خۆشە و گۆرانەکانیش یەخوا هەر ئاوادان بێت ئەجا لەوەی خۆشتر ئێستا کە ناچیت زۆر خۆشە مامۆستا حەسین بە چوار بشقی دانیشت دا لە پشت و ئەم دارگوێزە گەورانە
جاو کەبابەش بوێنن ڕێی ئاوەکەیە چۆلەکەکانیان جوانە هەرە و هەوا پاکە جوانە هەوای پاکە بەڕاستی وای تێرەکانی شارەمەە تێژ قڕقەپانن ئاوادان بێ یەخوا هەر ئاوادان بێت هەمیشە ئاوادان بێت. جا بێگومان چاو و گوێی هونەرمەند ئەوەی کە درکی پێکات لە هەر بەشێکی هونەرابێت لەگەڵ لەوانەیە گوێگەریان بینەرێکی ئاسایە جیاواز بێ. ئێستا ئێمە ئەمان بینی کاتە کاکە عادل ئەو گۆرانی جوانانە یان ئەو بەرهەمە جوانانە باڵم پێشکەشمانی ئەکات جەنابەت تا چەند ئەوەنەی تەلانەی چێژێکی جیاوازی لێ وەربگرێت خۆت هیچ هەوڵێک داوە بۆ بواری گۆرانی وتن ئەوەمان پێ بڵێ لە داخەکانی من کە زۆر هەوڵشماوە هەم ناڵیەوە لە کاتی کۆلیژی لە کۆلیژا بووم زۆر حەزم کردووە گۆرانی لەبەرکەم تا ئێستا نەمتوانیەوە کۆپلەیەک بڵم بەڵام گوێگرێکی باشم ئەگەر سەرنج بن بوون لە زۆر لە شوێنەکانە لەوە چێم چەپڵە لێنێم نەجوڵێم هەڵ نەپەڕم بۆ ئەڵم بۆچی تۆ ئەو نەم دڵمردووی ئەڵم من لەزەت لە گۆرانیەکە ئەبینم لە گۆرانی هەورامی چەپڵە لێیاوە وڵاگەر بینی ئەوڕوو بۆ بایەوە ئەوەی ژەڵێم یعنی بەڕاستی یەک بەیەکی ئەم ئاواژەنە جوانانە کە ڕۆژە لە ڕۆژان لەواتی ئاواتی من بوو بێت لە نزیکەوە ئەوە بووم لەزەتم لێبینیوە لە ئاوازەکانیان لەزەتم بینی لە دەنگە جوانەکەت حەزەکەم یەک بەیەکی وشەکان و ئاوازەکان بچیتە گوێچکەمەوە خۆم مەشغوڵ نەکەم بەشتیکەوە کاتە ئەم بەرهەمە زۆر تایبەت و کە ئەوە بوو لەگەڵ یا تێکەڵ توشەڵە لێدا بەڵێ هێنامیە جوڵ قاتم کەوتووە هەڵپەرچێ یەک تۆستر خۆم ئەوە بێ ویستم یەک پرسیارکەم کار هاتر وەکو هونەرمەندێکی زۆر بە ئەزمۆن و چەندین بەرهەمی جوانت هەیە و هەموو بەرهەمەکانیشە زۆرینیان لە دەنگی کورساتەوە ڕۆژانە پێشکەشەکرێت و خۆش و توتە من جۆ لە ڕادیۆی کورسات دەگرم تا چەند گرنگە و تۆش و هاوڕێکانیشە ئەم بەرهەمانە هەمیشە چۆن مامۆستا حسێن لە چێژی لێبینم هەمیشە ڕۆژانە لەنا ئۆتۆمبیلەکەمانە بێ لە شوێنی کارەکەمانە بێ سەردانی شوێنەکەکەین چێشخانەیەەکە ئەم گۆرانیانە هەمیشە بە زیندوێتی بمێنێتەوە ینی بەردەوام بەخشکرێت بەردەوام بمێنێتەوە خۆی تۆ بەدەست خۆتە کە چ بەرهەمێک پێشکەشی بینەرانەکەیت گۆگرانەکەیت ڕاستە بەرهەمەکە دەورە بینێ تا چ ڕادەیەک خۆش بێت کە بەرهەم خۆی سەپاند چای خۆی کردەوە دەدڵی تەمەنیشی درێژە تەمەنی درێژە بێن ڕاست 100 جار من گوێم گوتۆ لە ئاوازی تر لە گۆرانی تر داخڵ نەبووە حەزم لێ نەکردووە بەڵام ئەبینی 40 ساڵ 50 ساڵەوە پێشگۆرانیە گوتراوە ئێستش کە ئێڵێمەوە یادگارەکانی باوکشم بیرەکەوێتە چکە ئەو حەزی لێ بووە وی ئەو بەرەمانە خۆیان سەبێنەوە لەو من یان دەستخۆشی لە کورساتەکەم لەو کەناڵانی تر کە دایمەن بەرهەمەکانمان ئێمە متابعاکەین پێمان ئەوترێت تەلەفۆنمان بۆ کرێت لەو کاتانی کە بەرهەمەکانمان پەخشە بێتەوە بەڵام من لای من لە 99 بەرەمەکە خۆی دەورە بینێ تەژلاتەکەی دەورە بینێ موزیک ژەنەکە دەورە بینێ کە کێ ئەسفی بۆ کردووی کێ عدادی بۆ کردووی هەندێک بەرهەم هەیە لە ساڵەکانی هەفتای وتراوە لێرە دەستخۆشی لەوە سانوەر خەراخیەکەم ئەو عدادی موسیقای کردووە ئەو هونەرمەندانە کە ئێستا لە دنیایە نەماون ئێستش بەرهەمەکانیان نەک لە ڕادیۆکان و لە هینەکانە پەخش بکرێن شانە ئاگام لێ لە لایڤەکانە ئەوترێتەوە چێژێکی تایبەتی خۆی هەیە وایە قوربان ینی بەرهەمەکە خۆی دەورە بینێ وای کاک عادل بێگومان ئەزانین گۆرانی بێژەکان ئەوچێت بۆەوەی کە بتوانن بەرهەمی نوێ و جیاواز پێشکەش بکەن ئەبێ متابعەشیان هەبێ بۆ نمونە گۆرانی بێژێکی پۆپی خۆمان لەوانەیە تەنانەت گوێ لە گۆرانی بێژە بیانیەکان بگرێت بەڵام ئەو ئستالەی کە بەڕێز تیتیایت چۆن خەوڵ ئەیای تازەگەریەکان دروست بکەیت چون هەر ئەشی بینین بۆ خۆمان کاتێک گوێ لە گۆرانیەکانت ئەگرین جیاوازی زۆری تیا ئەبینین خۆت ئەو تازەگەریانە چۆن لە شەکەتە دروست ئەوە دوو فەقڕە هەیە لێرە ئەوە یەکەم من وەختی خۆی کە گوێم ئەگر بۆ گۆرانی بە تایبەتی گۆرانی هەورامی وەلو من ماڵیشم لە بەغایە بوویان کە لە بەغایە ژیاوم بەڵام هەر هینێکی کوردەواریم تیا بوو جا خوافی کە محەممەد ئیبراهیم عەبدول کە ناسرا بوو بە حەمەقت و دەنگێکی جیاوازی خۆشیە بوو جا دراوسێمان بوون لە یەک حەوشایاوین ئێمە لە قاتی سەرەوە بووین ئەوان لە قاتی خوارەوە باوکشم هەم کەسێکە زانیکێک بوو لە هەر دەنگ خۆشەکانی هەورامان بەڵام خۆی دەرناخست زۆربەی ئاوازەکانی
کاک محەممەد ئیبراهیم باوکم بۆی دانا مەسەن ئەو سەوزە و کاڵەبەی مارم خەڵبی مارم لە کۆڵانی تەنگە مەگری ئەمانە هەمووی لەگەڵ باوکمان گوێم لێ بوو ئەیانوت من لەو سەردەمەوە خم باوکم هەورامی دایکم سۆرانیە لە دەرەوە بە عەرەبی قسەمانەکرد لە ماڵەوە بە هەورانی سۆرانیمان نازانین کاسێن من کاتینەوە سلێمانی من فێری سۆرانی بووم بۆیە من هەل لە سەردەمی مناڵەوە تۆ هەج ئیشێ بکەی کاسێن لە سەردەمی مناڵەوە ئیتر چۆن ئەڵێ کۆپی ئەبێ لە تامێنێت حەزی لێ ئەەکەیت تردایەوە تۆ ئەو ستایلە کە منی جۆم لێ ئەگرت کۆم کردەوە ئاوازەکانم کۆ کردەوە ئاوازەکانی هەورامان و کۆکردەوە لێرە ڕێزمێ بۆ مامۆستا عوسمان هەورامی کاک حەماسێن کاک جەمیل کاک شەفیع ئەمانە هەیەکێک مام هەیەر مانە یەکێک بوون لە هەرە دەنگخۆشەکانی هەورامان ئەوسا مەسەلەن مۆتاربوو نەبووە مۆسیقا نەبووە ئیقاعێکەوە 6 ڕۆژ 7 ڕۆژ لە ناوچەی هەورامانە کە ژن و شنخوازی هەبووە چۆن ئێمە لێرە پێڵێن حەفلەی زەواجی گێڕاویانە بە ئیقاعێکەوە ئەو هەموو تەپ و تۆزە و خەڵقینی کردووە ئەوان گویان نەیەوە تێ من هەستان مەجموعەیە ئاوازی هەورامیم کۆ کردەوە ئەوە لە بەرنامەی کە شاباسم کرد ئاوازێکیان لەگەڵ مۆسیقایەکی یۆنانیە تاقیم کردەوە خمزانم چۆن دەرەچێت بنم چێشێکی زۆر خۆشیە جا لێرە شۆ ڕێژمەی بۆ هێمن حسێن لەگەڵ کاگێ منە ئەمەمان تاقی کردەوە بە یۆنانی ئەسفیە کرد منش گۆرانی هەورامێکەمەوت هەتا یادی بەخێر بێ چاوی ماجەکەم لێرە مامۆستا سەڵا ڕەوفم بینی کە ئەم ئاوازەم بۆ وت هەڵای سنگبارانی غەم یەکسەر نۆتەکەی بۆ نووسیە و کاک ئاکۆ و کاک گۆران و مەجموعەیە برادەری تر دوێ ئەسفیان کرد من وتم ئەمە کەس گوێی بۆ ناگرێ ئێستا تۆ جاری وا هەیە بەرهەمێکەکەڵێ تۆ لێک کە سێری کات تۆ لێک کە دڵیان بێت کە ئەبینم کە ئەو شەوەی لێ درانجا بیرەمێ هەر لە ڕێی ئێرەوە پەخشکرا و کاتە کەشکۆڵ هەبوو ئەو بەرنامەیە هەبوو پەخشکرا بەیانی چوون دوکانم کردەوە ئەبینم خەڵکێکی زۆر پێشوازیان لێ کردم بۆ ئەو گۆرانی زۆر بەلایەنە خۆش خۆش ئاگادار نەبوو هیچی جوتمدانی هەر کەس گوێی بۆ نەگرێتەوە بەڵام تر کە بینیم مۆسیقایەکی جیاواز و هۆنراوی مەسەلەن ئەوەی کە ئەمڕۆ بە دڵی خەڵک بێت و سوتم با ستایلی خۆم بگۆڕم خۆم بۆ ستایلە خۆم بناسیێنم بۆیە تۆ کە هونەر ئەەکەیت بۆ ئەڵێن نەژمەدینی غوڵامی ناسیری ڕەزازی حەسەن زیرەکمانە عەباسی کەمەندی ئەمانە هەمووی ستایلی خۆیانیان هەیە یعنی ناتون کولتوری کە بێنن تەقلیدکەن بۆیە من لێرەوە تکا ئەەکەم لەو هونەرمەندانە بکرد کە ئەمانی کە زیاتر دەستیان کردو بە کاری گۆرانی یعنی با نەچن غەربی بێنن بیکەن بە کوردی با نەچن عەربی بێنن تورکی بێنن بیکەن بە کوردی ئەو دیارە دەریش ئەکەوێ خەڵک دەزانێم ئاوازە هەیە هەڵگێڕاوەتەوە تۆ کوردیت کورد کولتورەکەی خۆت بنوێنە یا مەیکە یاکە کردت شتێکی جوان خۆ هەر بمێنێت چێ ژوەرەگرین لە قسە جوانەکان زۆر کات ئێمە ئەڵێن جەژنە من دایمان پرسیارەکەم زۆر بێ هونەرمەندەکانی شەڵێن ئێمە ڕوویە خۆشەویستێکی تر هەیە هونەر کە جیای کردوینەتەوە تا چەند لە پاڵ ئەم خۆشەویستیە باوەشێکی گەرمیشمانە بێ و لێبور دەبین کە هەر کاتێک هاوڕێکمان بەجێمانێڵێت چەند داخەچێتە دڵمانەوە ینی هاوڕێکی هونەرمەندمان بێ هاوڕێکی کەمان بێت هەمیشە بتوانین ئەمە بکەین بە دەرفەتێک کە من خۆم بە گەورەتر بزانم چونکە ئەگەر بچمەوە باپچینەوە زمانە ئاکادمیەکەی خۆمانەوەیش کە سپیرەڵەڵێم ژیانە تەختەی شانۆیەکە بە بێتی ئاوازی شن و پیا و ڕۆڵی تیابینێ ئەم تەختە شانۆێش کاتەکانە ڕۆ هەنگاوەکانی ژەڕۆ ئێمە چۆن توانین وەکو کۆمەڵگای خۆمان کە چەند کۆمەڵایەتین توانین هەمیشە هونەرمەندان هەنگاوی باشتر بنێ بۆ کەسەکان ئەوەی ڕاستی بێ یەکەمین شت پێش هونەرمەندی و پێش هەموو شتێک ئەبێ مرۆڤ بیت ئەبێ مرۆڤ بیت واتە مرۆڤ بوون زۆر شتی لایەنەگرێتەوە گەڵایەکت خۆش بێت درەختێکت خۆش بێت وڵاتەکەت خۆش بێت شاخەکەتت خۆش بێت کەس و کارەکە و هاوڕەکان و دەور و پشتەکەتت خۆش بێت لەم ڕۆژانە لەم دووسێ ڕۆژە لە مەکتەبێک هابووین لە قوتابخانەیەەکە خەریکی پرسیار بۆ ئیمتیحانی پۆلی دوازەکان بوو یەکێک لە هاوڕەکانم دانیشتبووین وتی باسی ئەم خۆشەویستیەکە باسی ئەوە کرا وتی تۆ بست زەبەدە پرسیاری تۆی وتی تۆ هونەرمەندم یەکەمیش من هونەرمەندی من ئینسانم هونەرمەندی شەرد نییە هەموو شتێک پێ بەخشێت
وتی چۆنەکەی وتم من یەکەمین شتم کە ئێمە هەڵسم لە خەو ئۆتۆماتیکی لەشم وەکو چۆن جیهازێک ئۆتۆماتیکی دائگیرسێ و ئیشە کات و ئیشی خۆی ئەکا من لەوەم ڕقم لە کەس نییە ئەبێ من ڕقم لە کەس نەبێت واتە ئەبێ من ئەوە بکەم ئەم بەڕێزام برا بەڕێزە ئەبێ من فێری کەمانچە ژەنن بم فێر ئەبێ ئەوە لەگەڵ ڕۆحیا قسەکە واتە یەکەمین شت فێری ئەوە بە تۆ ڕق لە دڵ تا گەشە نەکات خۆشی لە جاتی ئەوە خۆشەویستی بێت کە ئەوە بوو بێگومان ئەو کەسانێکی کە دوو لە ڕووی ئێوە مەسەرەن ڕقێک لە دڵیانایە لای تۆ زەقە بێتەوە وایە تۆ دەرمانەکەت کردبێتە ئاوێکی پاک و دەرمانەکەت شتە ناشنەکە دیارە واتە خۆشەویستی بڵاوکەرەوە بێگومان ئەیبینیتەوە بێگومان ئەیبێت و دووەمین شت لەگەڵ بەردەوامبوون لەگەڵ قسەکەی کاک عادل یەکێک لەوانە تۆ بۆ منە مەسەرەن من زۆر جار پێمەڵە پێیەکە نەڵێن ماوەسا حسێنیا حسێن ئەم شتە لیا تۆ بۆچی چاکێکی بکەیت ئەڵام ئەترسم بکەوێت دەوەیەکێکە لە بارە دەرونیەکان بەڵام من لێرە ئەمە زیاتر قسەی لەسەرەکەم واتە ئێمە چۆن پارێزگاری لە کۆمەڵگای خۆمانکەین و لەم ڕەشە با قورسە ناشینەی جیهان کە بۆ لادانی میلەتانە لەسەر ڕاڕەوی خۆی و پەیڕەوی خۆی و کللتوری خۆی ئەوەی ئێمە هەوڵ بین بیپارێزین کە کورساتیش بێ مجاملە یەکێکە لەوانە کە دەستی باڵای هەیە لە پاراستنی کللتوری کوردی کوردەواری خۆمان و نمونی ئەم دانیشتنەی ئێمەیە و نمونی ئەم بەرنامانەی ئێمەیە لەو ئەچ قسەکان تۆزێ بێتام بن بۆ هەنێ کات بەڵام ضرورن واتە پاراستنی کللتوری خۆمان یەکێکە لە شەڕەکانی خۆمان ئێستا ئێمە لە خۆشی چەپڵیان نین ئێستا ئێمە لە شەڕەکان بۆ پاراستنی تاکەکانی خۆمان کە ئەمڕۆ لە دایک ئەو ناڵێن کە ئەمڕۆ لە دایکە بن فێری ئەویان کەین کە فێری خۆشەویستی بن فێری ئەوە بن کە کوردەواری کللتوری کوردەواری خۆمان ون نەکەین و شەرت نییە هەموو شتێکی دەرەوەی ئێمە لە دەرەوەی وڵاتەکەی ئێمە و دەرەوەی هەرێمی ئێمە جوان بێ و ڕاست بێ بێگومان لەوە ئەچێک خەڵکانێک بە بەرنامە من و تۆوا لێ بکە ڕقمان لە شەرواڵ بێ ڕقمان لە جلی کوردی بێ خەڵکی سۆرانی ڕقی لە خەڵکی هەورامان بێ من ڕقم لە خەڵکێکی برایەکی هەولێریم بێ لە دهۆکیم بێ ئێمە با ئەگەر وایژ نەبێ با خۆمان پارێزین ئەم چکلێتەی لەویایە با نەکەوێتە خوارەوە احتیمالە بکرێتەوە بۆ نەیەمە ئێرە واتە خۆمان پارێزی من زۆر جاڵە بۆچی تۆ مت ئەبیت بۆچی تۆ بێدەنگێ من ئەترسم زۆر ترسم هەیە بەیانیان هەڵسم لە ئەترسم کەسێک لەم عاجز بێت ئەترسم کەسێک لە بەهەڵە لە من تێبگا ناڵە من کەسێکی نبوونین ئەمە منیش وەکو چۆن مامۆستایەک خوێندکارەکانی خۆی فێرەکە و دوای خوێندکارەکانشی گەشە ئەکەنەوە گەورە ئەبن وەکو شەرنیە وەکو من بن بەڵام بۆ ئەو ڕۆژە پەروەردەیەکی جوان و تازەتر کە بتوانێت یەکەم خۆی پارێزە دووەم دژی هەموو کاریگەری دەرەکیەکان بوەستێتەوە زۆر سپاس الله نمونەت زۆر بێ بە هیوای ئەوەی بەڕاستی ئەوەشمان بەدی کردو بەڕاستی هەمیشە لە پەیمانگا ڕێباسی ژەر وەزبەیەشینەوە لە میوزیک کاک عادل ئەنو بۆ ئێوە بەردەوامەڵێن دەرسەکانی مامۆستا حسێن خۆشە هونەر دەرسێکی بیرکارینە لەگەڵ ڕێزم بۆ دەرسی بیرکاری خوێنمانە کە مامۆستا حسێنە هاتە پۆلەوە دانیشتین شتەکەی لە قورستان کردی یعنی ئەیزانی کاممانەی و شەر نییە هەرسیتان ببن بە هونەرمەند ئەوەی کە خۆی تایە بێ هونەری تایە یعنی وای لێ کردین خۆمان ئیشمانە کرد خۆمانە هاتینە پێشەوە بەڵام لە لاوەشتیایینێ لە لاوەشتیایینێ یەکێک لەوان نمونەیەک قسەکەشت پێ بڕم لە کاتێکە وتیان ئەرە بیستمانە مامۆستا حسێن دەرز ناڵێتەوە وتم چۆن وتیان هەر خەریکی قسەی خۆشکردنن دوایی سیرم کوتم تو بڵێ وابێ بیرم کردەوە قسەکانی ئێمە ئەوە دوای وتم ئەی بۆ نای تۆش بەشدارێکی لەو قسە خۆشانە تۆزە کات بەسەر بەرە کە دانیشتین ناڵم من زیرەکەم بەڵام هیچ زیرەکێکی تاک ئەوە نییە کە تۆ بەرامبەرەکەش کە گوێگرێکی باش بێ یان بێوێت تێبگە یا لە ئاستی زیرەکی تۆیا بێت دوایی کە هەر دانیشت وتی بێگومان ئەشهەدو بالله ئەمە دەرسە لەبەر تۆ وای دەرناخی کە ئەمە وانەیە بەڵام کاتێکم زانیسەکەی وانشمان خوێندووە کاتە ئەرکی مامۆستا ئەوەیە هەموانەکەی خۆی بڵێتەوە هەم مرۆڤ پەروەردە بکات باشە جا مامۆستا حسێن ئێستا لەو ئیشە جوانانەی کە جەنابەت کردوتە نێوانن لەگەڵ لەبەرکردنی دەقەکانە چۆنە پرسیارێکی زۆر شەرمنانە و ئیحراجی زۆر جاڵە مامۆستا حسێن بۆ زۆر دەرناکەوی لە کارە هونەریەکانە زۆر کاتە زۆر حەزم لەوە بووە کە بەشداری کەم تەنانەت ئەوە بووە کە من لە کاری شانۆیشە ئەمە بخۆ بچووکردنەوە نیە وتومە حەزەکەم کارێکی خوێندکارەکانیشم بێ گسکیش بەم لە هەوڵەکە
من ئامادەم گەورەی ڕۆحی جەناب بەڵامێکی لە مشکلەکانی من لەبەرکردنە دەی چۆن جوان دەبرە کردووە جوان هەموو شتەکانم کردووە ئەچمە بەردەم کامێرەکە هیچی تیان نەماوە چۆن دەبرە کردووە زۆر ناخۆشە ئێستا من لەواتێ کوردۆ ئاگای لێبێ دایما نمونەی ئەوە هێنچکە ئەو بووە بە ئەساسێک بۆ هەڵەکان ئەو ئەیبەیەی من کە حیوارم بیرەچێتەوە لە هەموو شوێنێکا باسی ئەەکەین یعنی یەکێک لە شانۆگەریەکانە کە بەڕێز خوشکی گەورەمان مامۆستای هونەر و شانۆ سبەدی عەدارتاش یەکێک لە شانۆگەرەکانی بەشدار بووین ئازان جەنابیش بەشدار بووین حوارەکانم لەبەر کرده بوو هەستمە کرد لە شوێنەکە بیر نەچێتەوە لەو شوێنەیە کوردۆ لە بەردەم مایە ئەو دانیشتۆ و تەماشامەکە من کەساتێکم هەیە ئەوش کەساتێکی هەیە لەو حیوارەیە من دایمە بیر نەچووە ئێمەش چی بکەم کێ لە بەردەمایە کوردۆی داماو لە بەردەمایە ئیتر بە قاچ و بیا بە ئەژنۆ دوای ئەوە هەموو یعنی ها دوای ئەوە حیوارەکە چییە ئەو قڕ بەسەری داماوە ئەبووە حیواری خۆشی لەبەر کردەوە حیوارگای میشی لەبەر کردایە یەکسەر ئەوە وشەی حیوارگەی پێوتم لەبەر زۆر خراپ من لە حیوار لەبەر کرد یەخوا هەر بمێنی سەرباری ئەوە یەک دنیا ئیشی جوانە کردووە ئاخر عادل سەرکە بابڕێن لا هات منش ئەو بڵم بە کاک عادل بابڕێن لای بەرهەمێکی دیکەی جەنابێت چاوانە هەر گەشت بێت گفتوگۆکانمان خۆشە بایم و بینەرانی زیاتر فەر
دەنگە هەر خۆش دەستان دەستان خۆش دەنگە هەر خۆش دەستان خۆش هاوڕێن لەگەڵی دەستخۆشی لە دەنگە خۆشەکەی و لە ئەو ناخە جوانەی کاک عادل ئەەکەین و هەروەها مامۆستا حسین و بەرادرانی ژەنیار لە بەشەیە سەرکۆ ئەڕێنە لای بڕگەیە کە ئامادە کراوە هاوکارمان تەرزە ئامادەی کردووە هەر لەسەر جەژن و جەژنە پیرۆزەکردن و پەیوەندی کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی گشتی با بچینە لای ئەم بڕگەیە و دوای ئەم بەرگەش ئەگەڕێنەوە لای کاک عادل بێگومان لە بەلات هەرە پرسیارە بڵێ لەگەڵیان بمێنێتەوە ئەمێنێتەوە لەگەڵمان ئەمێنێتەوە فەرموو سڵاوتان لێبێت جژنی قوربانتان پیرۆز بێت هەمیشە لە جژن و خۆشیدا بن ماڵی هەموو لایەکتان ئاوەدان بێت سفر و خوانی هەموو لایەکتان پڕبەرەکەت بێت بێگومان یەکێک لەو نەریتە جوانانەی کە هەمیشە لە جژنەکانە هاوڵاتیانی خۆشەویست پێوەی پابندن تونند و تۆڵی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە و بە تایبەتیش کە ئەبینین لە ڕۆژانی جژنە هاوڵاتیان سەردانی یەکترەکان خزم و ناسیا و هاوڕێیان دۆستان ئەیانەوێت ئەو نەریتە زیاتر جوان بکەن بۆیە ئێمەش بە خۆشحاڵیەوە حەزمان کرد سەردانی یەکێک لە گەڕەکەەکانی شاری سلێمانی بکەین کە ئەبینین هاوڵاتیان بە تامەزرۆوە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان تونند و تۆڵ کرد و زیاتر سەردانی یەکتریش ئەکەن بۆی پێمان خۆشە بچینە لای ئەم بەڕێزانە و جژنی پیرۆزەی خۆمانیان لێکەین و کەمێکیش باسی پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بۆکەن لە ڕۆژانی جەژنە سڵاوتان لێبێت تۆم کاتتان لێبێ سڵاو لە جەنابتان بەخێربێن یاخوا جژنە پیرۆزەتان لێکەین لە جەنابتان و لە کەناڵی کورساتە خۆشەویستەکەمان کە ماڵی هەمووانە یاخوا بەخێر بێ سەر چاومان زۆر زۆر سپاس مامۆستاگیان ئەزانم بەڕێستان کەسێکی کۆمەڵایەتین و بە تایبەتیش لە ڕۆژانی جەژنە زۆر حەزەکەن پەیوەندی کۆمەڵایەتیەکان تونند و تۆڵ بکەنەوە بۆچی ئێمە ئەم نەریتە جوانەمان بەم شێوازە تاکو ئێستا پاراستە و پێش دوایە ئەمنەوەی کە لە ئێستایە زیاتر ئەو ڕێچکەیان گرتۆ دەبەر باوەڵەکەم وەڵی بین لەسەر ڕاستەکەی ڕابردوو زۆر خۆشتر بوو بۆی چیشەوە زیاتر ئەم ئەنتەرنێت و فەیسبوک ئەمانە تۆزە بابەتەکەی کاڵ کردوێتەوە ئێمە وەختی خۆی وەکو تەمەنی خۆمان ئەوە کاکە حاجی ئەوان ئەزانن یعنی هەر ڕابردوو جەژنەکە خۆشتر بوو باوەڕێ بێ تام و چێژێکی تایبەتی هەبوو جێژنەکانی ڕابردوو دوو جێژنی هەیە موسڵمان قوربان و ڕەمەزان ئێمە کە مناڵین ئەوەنگە خۆش بوو ئەو جێژنە هەر کەیانوی جێژن جارێ قاتێ جلیان بۆ ئەکردی ئەگە هینە تقریبا 2 دیناری ئەو کاتە یا دینارێکی ئەو کاتەی تێبچووە لە خۆشی جێژن کەیەت ئێمە ئەشین جلەکانمان دا ئەناخۆمان ئامادە ئەکرد ئەمان خستە ژێر دۆشەکەەوە بۆی دەقی نەشکێ تێگەی ئینجا چاوەڕوانی ئەومانەکرد ڕۆژ بێتەوە ئیتر چاوەڕانی ئەوەش زیاتر نەئەکرا هەر پەلەمان بوو کە بچینە دەرەوە یاخود چاوەڕوانت ئەکرد یا خاڵە یا مام و یا کەسێکە بێت تێگەی جێژنانەکە باتێک کە دەستێک کرد هابەمەیە ئیترەوە یعنی جێژنانەکە مسۆگەر کردووە تێگەی باپیرەکەم کە مامۆستاگیان پێمان بڵێ یادەورێکی خۆش بەسەرهاتێکی خۆش کە لە جەژنە زیاتر گەرم و گوڕیەکی بیاد بە جەژنەکە پێمان خۆشەوە بەسەرهاتە خۆشەمان بۆ باس کرد باوانەکەم کە ئەڵم جێژن ڕابردوو خۆش بوو چونکە ڕاستی جێژن بە هەموو شتە جوانەکانی و جوان بوو ئێمە کە باوە باپیرانمان من خۆم ناڵێم باوە باپیرانمان کە ئەچون بۆ مزگەوت تێگەی یعنی خۆشەویستی ئەو کەسانە کە باوە باپیرانمان ئەکا دراوسێتی وەختی خۆی تەبعەن سلێمانی وا گەورە نەبووە کە ئاهاتن بۆ مزگەوت ئیتر چێشت و نان حازر ئەکرا ئێتر ئەگە مزگەوتەکەش نزیک وە لە گەڕەکەکەەوە تێگەی چێشت و نانێکی گەرم و گوڕ دروست ئەکا تێگەی ئەبرا هەم بۆ فەقیەکان هەم بۆ ئەوانەی کە نوێش کەرەکانن تێگەی لەوێ ئەمانە و نان و هەموو شتێکی هەموو گەڕەکەکە ئەوەی بە ژێرەی توانای خۆی چی لێ نابوو بر بۆ میوانەکانی مزگەوت نانی جێژن زۆر تایبەتمەندی هەیە ئەرێ فاسۆلیا قەیسەکەی تابێ یعنی جێژن تێگەی کە ئەوەی تابوو یعنی جێژنە تێگەی بەوانەکەم دایم ئێوەش لە جێژن و خۆشیابن سپاس مامۆستاگیان پێمان خۆشە بچینە لای ئەم بەڕێزانش مامەگیان سڵاو لێبێت سڵاو لە تۆش بەخێر بێ ناخۆ سەر چاو جەژنتان پیرۆز بێ و مبارەک بێ لە هەموو لای ئینشاء الله
سپاس مامەگیان چۆن بوو ئەمڕۆ بیستان کردەوە ئەوە بە کۆمەڵ بێن سەردانی یەکتری بکەن ئەمە وەکو دراوسێ وەکو خزمان وەکو ڕەفیقانی گەڕێت هەموو جەژنە ئاواکەوە بینەوانەیە ماڵی یەکتری ئەچین پیرۆزبایی لێگەکەین خۆشیێکی خۆشە بەخشە بە خۆمان و بە هاوڵەکان و ڕەفیقەکانمان یعنی ئەگەر خوانەخواستە ئازیێکی شەبێ ئازیەکە بەسەرە چێو نامێنێت جەژنێکی پیرۆزە جەژنێکی یادەوەریە وەکو ئەوەی هەیە عادەتەن لە گەڕەکەکانە لە بەرەبەیانی زووەوە ئەگەڕێن بۆ نمونە زیاتر سەردانی یەکەکان ئێستاژەم نەریتە هەرماوە لە گەڕەکان هەن لە هەموو گەڕەکەوە نەگەر لە گەڕەکی ئێمە برا بچووکێ هەڵەسێت بۆ ناو هەمویان کووەکاتەوە لەگەڵیانە ئەڕوات ماڵ بە ماڵ ئەگەڕێت پیرۆزبایی لە گشتی ئەکات اینجایەنەوانێ بۆ ناو ماڵەکانی خۆیان ئەوسە دوای گەڕان و خۆشیەکە بەڵام ئێمە وەکو جارانی زوو دەری کاک محەممەد فەرمووی جاران زیاتر خۆشتر بوو لە ئێستا بۆچی دڵ ڕەحەتر بوو وەکو سا کەس بەلای هیچ نەئەڕۆی ئێستا وەڵام من مەسلحەتەکەم وایان نەماوە ئەوەم نەماوە مناڵ بووین ئێمە دیزداشەیەکیان بۆ کردی یەک دیزداشە بەخوا یەک دیزداشیان بۆ کرد ڕامەکەنا کرد بۆ ناو مناڵەکان وەرە ئامت چیان بۆ کردوم وەڵای وارە برنجمان هەیە بەخوا ئەوە بوو ئێستا خوانێ بڕێ هەموو یارەیە برنجە هەموو یارێ گۆشتە بەڵام تامی ئەو سای نییە مامەگیان هەوڵوتیاوە منداڵەکانی خۆت زیاتر ئەو ڕێچکەی بەڕێزت بپارێزن یاخود ئەو ڕێچکە جوانی نەریتی جەژن بپارێزن سەردانی یەکتری بکەن زیاتر بەسەریەکردنەوەی خزم و کەسوکاریان لە بیر نەکەن بەڵێ ئێستا عینی ڕێچکەی خۆمانیان گرتووە دوێنێ هەمویان لێرە بوون دوای ئێرە هەڵساون بە هەم کۆمەڵ هەمویان بۆ ماڵە خزمەکان چون ماڵان لە قادسیەی کۆنەوانەیە لێوە پیا هاتوون بەرەوە شارەوانی ئێرە شارەوانی ئێران تاوکرد بۆ هین قەتۆغان مەتالێرا دیەتی نزیکەی خۆمانە بۆ ئەوە ماڵە خزمەکانمان برامان لەوەیە کچمان لەوەیە اینجا زاوامان لەوەیە ئەچن بۆ ناو ئەوانش بۆ هەموو شوێنەکان کە کەس و کاری لێبێ ڕەفیقی لێبێ ئەچن وەکو ڕێچکەی خۆمانیان کردو لەخوا بە زیابێ ئەمە دێژ من لەگەم مناڵی ئێوە برای ئێوە سپاسەکە مامەگیان هیچ بەسەراتێکی خۆشی مناڵی حەزەکەی بۆمان باس کرد وەڵاو خۆ مناڵەکەەوەی بوو باسم بۆ کردوتم دیزداشێکیان بۆ کردین ئیتر جل نەبوو خۆ دیزاژێکی خەتخەت بۆیانەکردن ڕامانەکرد بۆ ناو مناڵەکان ئادێ وەرم بزانم ئێوە چیتان بۆ کراوە وەڵای ئێمە شکو برنجمان هەیە ئێوارە یان بەیانی وەڵا برنج و ئەوەمان هەیە تا ئەم هەموو شتە هەبوو کەس ئەقلی بێژ نوێشکە ئەوسا بەڵام دڵ ڕەحەت بوو دڵخۆش بوو هەمووی لە ناو یەکا تەبا بوو وەکو ئێستانیە چەند ناشکوری نەبێ ڕێز نەماوە بۆ ماڵە دۆست ناچێت بۆ ماڵە خزم ناچێت وایە وا بۆ ماڵی برا ناچێت بە ئومیدین زیاتر ئەو نەریتە بە جوانی بهێڵینەوە وەڵی ئەوکەوێتەوە سەر خۆمان ئەبێ خۆمان کارێ بکەین زیاتر بەرەو پێشی بەرین نەکو بێتە دوابێ بەرەو پێشی بەرین زۆر سپاس هەمیشە لە جەژن و خۆشییا بێ بابینە لایەن بەڕێزانە سپاس دەکەم سڵاو لێ بێ جەژنە پیرۆز بێ سڵاوێتەوە بێ جەژنە پیرۆزە لە ئێوە لە کەناڵەکەدان و لە هەموو کوردەکەم لە هەموو ئەم دنیای کە ئاژی پیرۆزبایی لە هەمیانەکەم بەخێر بێن سەر چاوم زۆر سپاس کە باسی جەژنەکەین تا چەندە بینت هەیە لەگەڵ جەژن و لەگەڵ سەردانیکردن و لەگەڵ نانی جەژن و وەڵا جەژن شتێکی زۆر خۆشە بەڕاستی بۆ بەتابەتی بۆ کورد ئەم نەریتە بەردەوام لە نوێبوونەوەیە ئێستا ئێمە گەڕێکی چوارباخ کاک حاجی یەحیا وەکو نوێنەری خۆمان براگەوری خۆمان بەیانیان زوو سا حوت و نیو هەمومان ماڵەکان نەگەڕێن دراوسەکان نەگەڕێن سەردانیەتی یەکەین ڕێزێکەگرین شتێکی زۆر خۆشە بەڕاستی بە تایبەتی ناخواردنەکەی بەیانیان ئەوە تایبەتە خۆ ئارۆڵە برنج و فاسۆلیاک قەیسیەکەشی لەگەڵایە باشە بەس با پرسیارێکە لێ بکەم چۆن بجلی کوردیت لە بەرانێ وڵی من زیاتر خۆم گوتۆ بە جلی پانتۆڵشتەوە زیاتر ئەینا حەزم زۆر لێ لە جلی کوردی بەڵام تر ئیشەکەم بە بەبستم لەوەی لە بۆنی جەژن زۆر کاتەیە بە جلی کوردیەوە هاوڵاتیان حەزەکەن گەڕانی خۆیان یەک دوو جار لەبەرم کە ئەڵێن جوانێ لە بەردابۆیە ئەجینا جلی کوردی ڕاستانە شتێکی زۆر پیرۆزیانی شتێکی جوانە بەس قیناگەر خۆت پێ و جوان بوو کێشە چییە؟ وڵی خۆم پێم جوانە حەزیشم لێدی بەڵامی تۆزێک ئەڵێن دێو ناشرینە خەلانێ تاقەتە نەبێ زۆر لێ وڵی حەزم لێدی و حەز هیچ بەسەراتێکی خۆشی جەژن هەیە بۆمان باسکەیت بۆی ئێمە بینەرانیش گوێبیستی بین خۆی جەژن هەموو کات و سادێکی خۆش بە تایبەتی کاتی مناڵی
ینی کاتی مناڵی خۆشەکەی لەوە نەبوو لەگە برادەرەکاندا چوی دەرەوە یاری دەکرد تەماع نەبوو ڕۆخۆشینە نەبوو کەس دوای پارە پول نەگە هەموو ڕێز و احترام بوو خۆشەویستی بوو هیچ شتێکی گەیتیان نەبوو هەموو دەقە سادێکی خۆش بوو جەژن بەڕاستی باز ناکرێ لە جەژن و خۆشیابێ سەرچاوم بەخێر بێناخوا بەڕێزت بابینە لای ئەم بەڕێزەش سڵاو لێ بێت و جەژن پیرۆز بێ جەژن پیرۆز بێ لە کەناڵە جوانەکاتان و لە هەموو گەلی کورد زۆر سپاس بۆ جەنابیشت پێم بڵێ جەژن لە لای تۆ چی ئەگەیەنێت ڕاست ئەمە ڕەنگە پرسیارێکی ڕۆتین بێ بەڵام پێمان خۆشە بزانین پەیامی تۆ چیە لەسەر جەژن وڵی پەیامی من یعنی هیچ شتێ دڵخۆشم ناکاوەکوی ڕۆژی جەژن یعنی بە ئەڵڵاوە خاستن بە ئەڵڵا وەکبەرەکەی یعنی کە ئەو ڕۆژی کاڵێن جەژنە خواخوا مە عەسرەکانیوەنێ لە کاتی بانگەکانە دوای نوێش خوێنان ئەو ویردا ناخوێنن الله ئەکبەر الله ئەکبەر لا إله إلا الله بێگومان لە کاتژمێر 4 و 5 بەرەبەیانە بەو شێوازە ئەڵڵاو ئەکبەر دەست پێکات هەمووان هەستەکەین ئیتر جەژنێکی زۆر تایبەتە جەژنی قوربانە لە عەسرەکانەوە لە دوای نوێژەکانەوە ئیتر ئەو ویردا ناخوێنن ڕاستە بە کورتی پێم بڵێ بەڕێزت تا چەندە حەز ئەەکەی پەیوەندی کۆمەڵایەتەکانت بەهێز بکەیت و سەردانی خزم و ناسیا و بکەیت و شیرینی خۆشیش بخۆی وڵی لەخوا بەزیابێ من لەگەڵەوە زۆر باشم یعنی کە جەژنانە لەگەڵ باوکما لەگەڵ برازاکانما ئێتر سارە دەرەکەین و ئەچین بۆ تاک بە تاکی ماڵی خزمان و دۆستان و خۆشەویستان و تی دراوسەکان و لەگە کاک حاجیوانەتر بانیەکانی ئەگەڕین بە ماڵەکانە و زۆر باشم شیرینی زۆرت خوارد ئەم جەژنە نەوەڵای شیرینیم نەخواردووە نەوەڵاکەم خواردووە هەر لە خۆشی جەژنابێت خۆشەویستان بە ئومێدین ئێوەش سەردانی کردنەکانتان لە ڕۆژانی جەژنا زیاتر گرنگی پێبن و پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان بەهێز بکەن. دەستخۆشی بۆ کارمان تەرزا و بە تایبەتی و بڕکەی کە ئامادەی کرده بوو لە جەژنا پەیوەندیە کۆمەڵایەتیەکان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە ینی ئەوەی کە بینیمان کە خەڵک لە زاری خۆیەوە باسیەوە کات ڕاستە تەکنۆلۆژیا سەحر زۆر سوودی لێبینی پەیوەندیەکانی کەمان بۆ نزیککات و ئیشی ڕۆژانەمان بۆکە بەڵام بەداخۆ زۆر جار لە پرۆگرامەکانی کەمانە ڕۆژانە باز لەم بابەتاکەین کە لایەنە نەرێنیەکەی خەریکە باڵە کێشێ بەسەرمانانی لە مناڵمانەوە دەست پێ بکە هەتا گەورەکانیشمان سێرەکەی ڕۆژانە هەموو شتەکانی لێوەستانوین ینی سەردان یەکتر ناکەیان نامێکی بۆ نێرە دایکە جان جەژنی پیرۆ ئێدە بچۆ لای دانیشە چایەکی لەگەڵا بخۆرەوە شەربەتێ بخۆرەوە هەموو ماڵێت 3 ڕۆژە شتێک ڕێدە بە ئەم شتانە چێژێکی تری هەیە ماڵەکە ئەی لە دەرگا بەرەو پیریت ینی هەستەکەی کە کەسێکە ئەجا با ئەوەش نێنینەوە بڵێ بەخوا مەشغوڵین بەخوا هیچ دەوام و دایرەیەک نییە ئێمە وتای لە کورساتی داوامانە بۆ خزمەتی ئەوەی ئازیز و خۆشویست بە هیوای ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان زیاتر تون و تۆڵکەینەوە و بتوانین سەردانی یەکتر بکەین 4 ڕۆژە ئەوە ئەمڕۆ 3 ڕۆژە بەیانیشمان ماوە ئەتوانین بچینە لای یەکتر و سڵایە لە یەکتر بکەین و کاڵی جەژنی پیرۆز بێ وەڵی سەد ئەوە نە خۆشترکە لە مۆبایل پێ بڵە جەژنی پیرۆز بەڕاستی وایە خۆم عادەتەن جوابی ئەو سنتۆڵانە نامەوە مەگەر کەسێکی زۆر تایبەت و بۆ کەسیش بە تایبەت لەو با بڵێن یان بە تایبەت بۆ نێرم یان ئەوەی کە ئەم سنتۆڵە هەر نانێرم من دەست خۆش هیوامانەوەی هەچینەوە لای ئەم دوو میوانە ئازیزەمان کاک عادل و مامۆستا حسێن کاک عادل لەگەڵمان نامێنێتەوە کاتژمێری کۆتایی کە چەند بەرهەمێک ماوە کە بتوانین هەم پێشکەشی بینەرانی بکە مامۆستایمە زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونە جێگەی شانازی ئێمە و هەمیشە بتوانی زیاتر خزمەت بکەیت هەم لەوەی کە خزمەت بە خوێنکارانەکەم خۆش و هوەرێکی خۆشی خزمەت بکەیت بە بینەرەکانمان دووبارە سپاس ئەگەر دوایین پەیامی خۆت بڵیت زۆر سپاس بەڕاستی من ئەنجی شانازی منە کە ئەم کۆمەڵە گەنجە جوانە ئەبینم لەم کەناڵە بەڕێزە کە ئەم گڕوتین و ئەم چالاکیە گەورەیان هەیە و توانیانە ڕێچکەی کوردەواری خۆمان بپارێزن ئەمە کارێکی ئاسان نییە ئێوە ئەیکەن ئەمە کارێکی گەورەیە دەستخۆشیتان لێ ئەەکەم مجامەلە نییە ئەمە یەکێکە لەوانەی کە تۆ ئێوە لەو خەتە کوردەواری خۆتان لاتان نەداوە و گەشتان پێداوە زۆر سوپاسانەکەم جی دەستخۆشین جی شانازین هەمیشە سەرکەوتوو بن دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ تۆ جارێکی تر جەژنە پیرۆز جەژنتان پیرۆز تۆ بە گۆرانی جوانەکان لامانە مێنیت بەڵام پەیامی کۆتایی خۆت چییە؟ من
زۆر خۆشحاڵم بە تایبەتی بەبینینی ئێوە زۆر سپاس زۆر بازەون بوانین کە پێشتی کامیرەن بەنای ئەوانیشەوە سپاس دەستخۆشیەتان لێکەم و هیوادارم هەردایمە بەسەرکەوتوێتان بینم هیوادارم سەرکەوتوتر بن زۆر زۆر دووبارە زۆر زۆر بەخێر بێت زۆر زۆر خۆشحاڵ بین. ميلم بي ولاي جابي جوان رو ميلم بي ولاي جابي جوان رو رنگ بكر بزردي قردن زردي بيانا بابي لخوة مداوايا بمرام نگي لخوة مداوايا بمرام نگي لم كيرا يجروح بيلم حوالي جابي جوان روح بيلم بيوالي جابي جوان روح نمرقي أسن أنزل جلايتو مبوحي راسن صلتو الشادو توغ بيتاوان زيتو غنبارو قمم بوكتشو قولي بغارو قولي بوكتشو قولي بغارو أرينا نكي ميلم هوالاي جابي جوان روح ميلم بي ولاي جابي جوان روح يا وصفي يارا أستغنى بكي هو بيتاون أشتي منزلو تداري بخير من لسايتو تداري بخير من لسايتو ورنا نكي لم كيرا يجروح ميلم بي ولاي جافي جوان روح بيلم حوالي جافي جوان روح ئەی دەنگت هەر خۆش بێ قسێکی هەیە ئەڵی یەخوا هەر پی و گەنج بیتەوە هەچە ماشەڵڵا گەنجی بەڵام شەڵڵا ئەو دەنگە خۆشە هەروە هەر جوان بمێنێ بەڕاستی وایە وەڵی هەسا پەڕید بەخوا هەستەکە خۆش کەمەیل نەبوو بەڵێ جا ئێمە لەم بەشە لەگەڵ بینەرانمان سەرکۆ بەردەوامە بین دوو میوانی بە توانای گەنج هونەرمەندمان لەگەڵدایە هەریەک لە بەڕێزان خاتو سۆما قاسم باپیر و کاک بابان عومەر کە هەردووکیان ئەکتەرن شانۆکارن ئیشی زۆر زۆر جوانیان کردووە و خۆیان زیاتر باسی ئیشەکانی خۆیانمان بۆ ئەکەن و ئەوەی کە هەتاک و ئێستا
چیان کردووە و ئێستا چ کارێکی تازە بەدەستیانە فەرمو سەرخۆیان ئەرێ وەڵا بەحکمێت کە تۆ هاوڕێژیانی کاتە تۆ دەستا خۆش بێت زۆر سپاس سۆماخان بەخێر بێ جژنە لە باگوێمان لە جژنە پیرۆزەی جەنابی جژنی هەموو لایەک پیرۆز بێ و سپاس بۆ ئەم میوانداریە ئێمە سپاسی تۆ ئەکەین و بەخێر بێ کاک بابانگیان فەرمو باگوێمان لە جژنە پیرۆزەی جەنابی شت بێ سپاس بۆ میوانداریە زۆر بەخێر بی سپاس بۆ کەناڵی کورسات و جژنتان لێ پیرۆز بێ و جژنی لە بیران پیرۆز بێ هەڵپەڕی نەزانێ وڵی باشم خراپی تۆزێک لەگەڵ مەسقاکە بڕۆن گەرەمە بنجان ئەوە شانۆ بوارێکی جیاوازە و هەڵپەڕی نوێشتێکی جیاوازە وایە کاک عادل وایە مەیزانین ئەیزانم جای ترەوە هەنێ جاریان کارعادل لەگەڵ مۆسقاکە کە تێکەڵا بیتە لە خۆت و جسمە جوڵیترەوە هەڵپەڕینە لە حەقنێک مامۆستا حسێنش لە بەشی سەرەتای بەرنامەکەمان لەگەڵمانە بووتی من زۆر بە کەمی لەگەڵ گۆرانیە تێکەڵا بم و جوڵم ئەبێ بەڵام گۆرانیەکانی کاک عادل وای لێکردم دەستکەم بەشەڵ چەند ئەگەڵ پڕکی هەیە تۆ چەندیان نەزانی والله تر من نوعش نازم مسخاقي شكاوي تدسقين على طريق جماعتك بخير شارەزایی هەیە لە جۆرەکانی هەڵپەرچێن سۆما جان زۆر بەخێر بێت زۆر سپاس من ناتوانم بڵێم هاوڕێم یعنی کەسێکە ئێمە بەیەکەوە هەشان و کاریشانۆمان کردو بەڵام دەستخۆشید لێکین وکو خاتونێک هەر لە سەرەتای پەیماگاش و هەتا ئێستش دانەبڕایت و کاری هوەریت کردو و بە هەموو ئەو بەرز و نزمیانەشی کە ژیانی ڕۆژانەیەتە بەردەمە حەزەکەم بزین ئەم کارە نوێتان کە خەریکین و ئەستا پلانی بۆ دانن کە بتوانن کاری تیا خۆی و کارە نوێمان تۆشی تیاوی بەڵام جا بنایینەوە کاتێک گلەیتان هەیە دقی بەختیار عەلیە بۆ دۆزەخ ئەی بێگوناحان لە ئامادەکردنەوە و دەرهێنانی ڕێژەن جەمالە هەڵبەتەم ئیشە بۆ کۆڕی شانۆی بایە و کۆمەڵێک ئەکتەری بە ئەزمون بەتەمان ئیشەڵا ئەگەر مقدر نەبێ لە مانگی نۆیە بگەینە نمایش ئیشەڵا مادام باسی ئەوت کرد دەقەکە هینی نووسری بەتوانە بەختیار عەلیە وا هەیە کارەکەش کارێکی زۆر زۆر جیاواز بێت بە دڵنیای ئەم کارە زۆر زۆر جیاوازە هەڵبەتە هەموو کاتێک دەرهێنەر کاتێک کە دەساتە ئیشێک بیر لەوا کاتەوەکە و ئیشە چەندێک لەگەڵ واقعی ئێستا بگونجێت ئەمڕۆیا بگونجێت ئەو ئیشە بۆ ئەم سەردەما بۆ ئێستای ئێمە زۆر زۆر گونجاوە و ئامادەکردنەوەی ڕێژەن زۆر زۆر جیاواز ئامادەی کردوتەوانێ ئیتر شتێکی زۆر جیاوازە دەقەکەم لایە ئاشکرایە ئەو تۆ پێشنیاریان کردوتیانە وەرە دەور واللهی تەلەفۆنەوە ڕێژە جان دوای قسەی لەگەڵ بۆ سۆماک لە یەکە بابا جان بەخێر سپاس بۆ تۆ گەنجێت من چەند کارێکی شانۆی تۆم بینی و یەکێ لەو ئاخیر کارانە و من بەڕاستی هاتم بۆ هەڵەبجەی خۆشەویست لەوێ کارەکەتان بینی دەستخۆشیتان لێ یەکەم بەشداریکردنی تۆ لەگەڵ شانۆکارانە کاندیچان لەوانەیە ئەزمونێکی باشیان هەبێ بۆ نمونە لەو کارەتانە لەگەڵ کۆمەڵە شانۆکار بوون لەوانەیە و خاتوشیلان لێرۆ ڕێزمانێکە و ئەزمونێکی هەم لە درامایە هەم لە شانەیە بۆ تۆ تا چەند بەرکەوتنەکان ئەستەما یاخود بە شێوەیەکی باش ئەبێتە ئەزمونێ بۆ تۆ زۆر سپاس لە ڕاستیە لە دوای پەیمانگاوە کە 2016 بۆ حەفە تەخەڕوجم کرد من لە بەشی دەرێنانم تاوا کردبوو بەس ئەو سەردەمی کە خوێندکار بووم لە پەیمانگا لە چەند کارێکە بەشداری کاری شانۆیم کرد لەگەڵ کۆمەڵە دەرهێنەری بازبوون و بەناوبانگا بەڵام لە دوای تەواوبوونم لە بڕووی چوم و زانکۆ و لەوێ بەشی سینەمام تاوا کرد دابڕابووم نزیکی 5 ساڵێک و دابڕابووم لە کاری شانۆی بە هیچ شێوەیە نەچووبمەوە پرۆڤە ساڵی پارکە کاک ڕاڤیار نەوزاد ئەو قسەی لەگەڵا کردم و دەرفەتی پێیان وتی بەتەمای ئیشێکم و دەقێکەکەین تۆ ئەکتەریتە لە ڕاستیا زۆر خۆشحاڵم لەبەرەوەی دەمێک و بیری ناو هۆڵی شانۆمە کرد و پرۆڤە دوورکەوتو بوومەوە لە ڕاستیا تۆزێ سەرەتا بۆ من قورس بوو کە قسەشم لە کاگرافیاراگەت چکە پێم وتم زۆر دەمێکە دابڕاوم 5 ساڵە زۆرە بۆ کاری شانۆیی وتم بەزیتر خۆشحاڵم لەگەڵەوەی لەگەڵ جماعتێک ئەکتەر کە لە هەڵەبجە بە ئەزمون چەند ساڵ لەگەڵ کاگرافیارە ئیشان کرد بوو ئێمە چەند ئەکتەرێک بوون لە سلێمانی بەشدارماکە من و شیلانخان و کۆژین و لۆڤان و کاڵە ئیتر قسەی لەگەڵا گوتی خەمی شتێکە نەبێ لە بڕۆی فەزای پرۆڤی ئێمەوە ئەکتەرەکانیش کە لەگەڵ ما بازمونن یارمەتی دەرەبن بووی کە تۆ زوو بیتە ناو ئەو جە و ئەو فەزایەکە دەمێکە دابڕاوی لە ڕاستە هەفتی ئەوڵ تۆزە قورزویتە دوایەوە ڕێگەی خۆم گرت خۆش جاسە هەرەگەر بمبووری یاسەکەم ئەم پرسیارە ڕوبەڕووی کە عادلکەمەوە باسی هەڵەبجەمان کرد یعنی هەڵەبجە هەم لە سینەما هەم لە شانۆ
مێژوێکی دێرینی هەیە ینی بگەڕێنەوە کە چۆن کاریان لە سینەمایا کردو چۆن لە شانۆکارەکانیان چۆن کاریان کردووە بافزانی خۆت پێی نەچوانە لەگەڵ بینینی شانەوە یان فیلم و سینەما هۆشتانەکە خۆت نەرمەندێکی گۆرانی بێژی تو لەگەڵ میوزیکا زیاتر بینت هەیە تۆ وتت هونەر بەڵێ لە هەج بوارێکا خۆت ببینی تۆ لەو هونەرە گۆرانی بێژی شانۆگەربی بەتەکیید حەز لە بوارەکانی تریشەکە من زۆر متابعم باشە متابعی فیلم متابعی سینەما بەتایبەتی متابعی عربی فێڵن حەلەقات ئەوەی کە ڕۆژانە زنجیرەکانەکە بەڵێ زنجیرەکان زۆر متابعم زۆریشم پێ هەڵەبجەش مستەقفی زۆر تایە ڕاست هەڵەبجە ئەگەر سێری تاریخی کەیت یعنی سەقافەت لە هەڵەبجەوە هەڵقوڵاوە ڕاست لە هونەرە کەڵە شاعیرەکانمان بەڵێ لە شعرە یعنی بەتایبەتی ئەوانەی کە ئێستا سێریان نەکە کە دوورکەوتنەوە مەجموعەکان لە ئەوروپایان یان مەجموعەکان چونەتە مەسەن دەروی هەڵەبجە لەگینا ناخی هەڵەبجە یعنی هونەر ڕاست ینی سەقافەت ڕۆشنبیری زۆرتیایە دکتۆری زۆرتیایە مهندسی زۆرتیایە لە هەموو بوارەکانەوە من متابعیانەکەم بە خاکێکی بەپیتە جە چ ڕۆڵەکانی چ لە هەر بوارێکی یخوا هەر ئاوادان سۆمەخان پێمان بڵێ ئەوە کاکڕێباتان بۆ بە نوێنەراتی هەموو هەورامان و هەڵەبجە و هەمووی خەریکە جواباتەوە یخوا تۆ شەر بمێنی ئەوە بە گەشاوی بتبینین ئەمڕۆ چاوە بە کاک عادل کەوتووە ئەوەنەی تر گەشاویتەوە داخۆزگار هەرچێکیش بە یەکەوە ئەمان قساکەن بە هەورامی ئەوەیاننا ئێستا بۆ شاحەکەم سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی چێت تامایکەکەمان دوو سنتەڕوا دوو سنت زۆر ناڕوە زۆر باشە تامایکەکە و بۆکارمان باسا چییە ئەو دوو سندەکە؟ بەلاشەیەت ناڕوە خۆی علاقەی نییە بە عنسوریەت و علاقەشی نییە بەوەی کە من هەورامی و هەرەبێ بە هەورامی قسە بکەم من حتا لە بەرنامەکانی کەشا کە باسم کردووە تۆ لە هەج وڵاتیکە من ببینی خۆ ناچی بە زمانی ئەو وڵاتە قسە لەگەڵ ناکەی بە سۆرانی قسەم لەگەڵاکەی خانەقینیە کە بینی خانەقینیەکی ترە بینێ بە فەیلی قسەی لەگەڵاکە ناچێ بە سلێمانی قسەی لەگەڵاکە من هەولێریم بینیوە لێرە هەولێری مەسەلەن هەر سۆرانیە بەڵام کە هەولێریکی تری بینیوە هەر بە هەولێری قسەی لەگەڵاکە نەچۆ یعنی خۆی حرەکەی زمان بۆ ئەحساسی کەسایەتیەوە کە بینی ڕێزمانەکەی چییە؟ یعنی سە من ڕێباز ببینم ناتوانم بە سۆرانی قسەکەم ناتوانینەکەیە بەس ئەوەیە علاقەی بە ئەوسێتەوەوانە نییە بەلاشەکەش کە ڕاوەشی لەگەڵایە بەحکمی ئەو جۆگرافیای کە هەیەی هەورامان بە درێژایی مێژوو توانێتی خۆی بپارێزێت لە هەموو شتێک ئەە بلێتێ ناگات ئاتۆزە زەمماکە باتێ نەگەین زۆر زۆر بە خێراتنی میوانە خۆشەویستەکاندانەکەمەوە زۆر بە خێراتی مامۆ سەعات لەکە کاک عادل کەماشی هێتە جدیە بێ باشە طبعاً کاک عادل پێویست ناکە هیچ وەسفێکی کەم بەڕاستی خۆی هونەرەکەی شایەت حاڵەکە چەند هونەرمەندێکی جدی بووە لە ئیشەکانی خۆیان وە چەند ئەو گۆرانی هەورامانەی بە شێوازێکی جیاواز یاوە بەگوێی خەڵکە یعنی کاک عادل ئەتوانین بڵێن لە کاتی خۆی ڕێچکەشکێنی ئەو بابەتە بوو کە توانی گۆرانی هەورامی بەرێتە خۆناغێکی تر لەگەڵ مۆسیقا میکسێکی زۆر زۆر جوانی بکەوە بیخاتە سەر دەمی هەموو ئەوانەی کە لێرە بە زاراوەیەکی جیاواز قسەکەن بادینی بێ سۆرانی بێ وایان لێ هاتبوو کە لە کاک عادلەوە گۆرانی هەورامیان خۆشەویست بەڕاستی ئەوە هیچ کە لە پێشی لە مامۆستا عوسمان و ئەوان کە بناغی مۆسیقای گۆرانی هەورامین و ئەوە قسەی تیان ناکرێت بەڵام کاک عادل ئەو ڕێچکەی بەڕاستی شکان و توانی خزمەتێکی زۆر باش بۆ بوارە بکە وبینەوە سەرباسی زەم و زەمەکاری وەڵای خۆی مشکلەیە چۆنە زەمە خۆ هەرکە ینی هاوسەرگیریشم کرد ئەو مشکلەیەمان هەبوو کە بردمەوە بۆ ماڵەوە یەکەم جار بوو بەرماڵەوە بکەوێت و وا من ببینێ کە بە هەورامی قساکەم و ئەمیش لێرانی و سەعاتە دانیشتووە یەک کەلیمە تێناگا وتی خواگای لێشم کردا بە ئیسپانیا باشتر بەس نییە دوو کەلیمە ئینگلیزی بەکارێنن بەس وەڵای لەبرانی کەلیمە حاڵینە فێربوونی زەحمەتە یان ئاسانە؟ زەحمەتە کاک ئاسان نییە نەوەڵە زەحمەتە ئاسان نیە شوانە تۆ لێتی یەکەی کا بەورام
کاک عادل ئێستا ئێمە بینین کۆمەڵێک لە هونەرمەندە گۆرانی بێژە گەنجەکان گۆرانی هەورامیەکان ئەڵێنەوە بە دڵتە ئەوەی کەوتویانەتەوە ئەگەر خوان هەورامی نەبوو فەرموو من ڕزمێ بۆ هەمویان هەمووشان دەنگیان خۆشە هەورامی وتن هەر شێوازی قسەکردنیشە تەلەفوزەکان فەرقە کات تۆ یەکەم شت ئەبێ مؤدیبی مؤدی مطرب مغنی سێ جۆرمان هەیە مؤدی ئەوەیە کە ئەزانێ ئەدا بکە حەلاوە بکە چۆن ئەو شعرانە ئەدای پێکە مطرب ئەوەیە کە گۆرانیەکان شارەزایە کە ئەزانێ گۆرانی بڵێ مغنیش هەر زۆر شارەزایانی مامۆستای هەرمیانە مەسەلەن تۆ بێ مطربی مغنی بی مؤدی بی من ئەو حەلاوەی کە لە هەورامەکان نبینم و لە سۆرانیان نایبینم بەڵام ئەوان توانیانە وەکو پەیامێک ئاوازەکە بگەێنن یعنی ئەگەر بڵێ 100% توانیانە گۆرانی هەورامەکە جێبەشەکەن دەستخۆشیشیان لێکم مادام باسی هەورامی کرا هەربا لە گۆرانە لە بەرهەمەکانی جەنابەت بمێنینەوە بەرهەمێکمان پێشکەش بکەیت و دواترە چێنە لای سۆماخان و کاک بابانش چاوانت هەرگەش بێت سۆماخان أسمن ما يمالي أي ظلم خاموش يا الخيالي
خيالي داراني عيشن أوزن يا يكون غواران يكون غواراني مارم خربي مارم خربي مارم نخوزني من درد دارو قشعر لو مزاني من بوتو شيتو غارو من بوتو شيتو غارو I خزانة عمر يا رسول الله داران أي رسول الله داران دمسيا ويا ليلي يا أنا حالا ميري أرخي وخاني خمان ما وانمي أريوالا ميري أرخي وخاني خمان عزيزوي أنا حالا ميري شمسيا 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 ليلي شمسيا ويا ليلي يا شمسيا ويا ليلي أرقي وأورو وقتن وابانوي أرخور واباني وابيانت وبازلنا ما عزيزوي أرقي ياراني وابيانت وبازلنا ما عزيزوي أرقي ياراني شمسيا 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 ليلي شمسيا ويا ليلي شمسيا ويا ليلي جمال إذا يا نذل سلانا والله جمال إذا يا نذل سلانا نفايب الوهن يا ننيش ديانا نفايب الوهن يا ننيش ديانا صوتي كلامي يا نذل مالكمي بوجي كلامي يا نذل مالكمي بوجي كلامي يا نذل مالكمي
نخوام كوجه يا نمرقي أحسن من ظل جلايتو يا نمبوغ أحسن من ظل جلايتو يا نمبوغ أحسن أمخو أمي يا نمي مالكم بوشي كالبوي يا نمسي مالكم بوشي كالبوي يا نمسي مالكم ئەی دەنگت نەڕزە زۆر سپاس دەست و پەنجەتان خۆش بێت بە زۆران و دەبێ هەستیت هەڵپەڕی نایسان مامۆستامان ئەو ئێقامە سەری قاچی سەر کۆمانە جانسا دڵخۆشی گۆرانی کەمانەوە یاخوا دەنگ هەر نەڕزێت هەر خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ هەر لە خۆشییا زۆر سپاس بە تایبەتی گۆرانی مۆسیقا خۆراکی مێشکە بەدڵویستە ینی تۆ یەکەم جار کە سواری سیارەکەتەبی دوای سویچ و سلب لێیان یەکسەر دەست بۆ ڕادیۆکە یا بۆ کاسێتەکە یا بۆ سێدیەکە بێ بۆیە ینی من تا نازانم تا چ ڕادێ حرام بێ یا خی گەورە پێی خۆش نەبێ بەڵام من هەستەکەم کە تۆ دڵی ئینسان خۆشەکەی من بەرگێکی ترم یە بە بەرایان هەستەکەم معەزەب نیم دڵم خۆشە بەوەی کە تۆ دڵت خۆش بێت ڕاست وڵات دڵما خۆشە دڵیان خۆشە هەر بمێنیت سپاس بۆ تۆ سۆما خان لە هەڵپەڕینەکە لەگەڵمان نەهاتی منەوەڵاو ئێقاعە نەمەزانی قاچە بۆ وڵامیش سەری قاچی سەرکۆمانەکە من سەرم بەرزە کردەوە لێ مەشەوە هیچی ینی چۆن کاستا یەکسەر وەرە لەگەڵمانایەوە مەقامی هینەوە ڕتمی عەدەنی پێڵێن هەڵپەکەکەی بێ بە عەرەبی سەرکۆی زانی باش بوو جوڵەکانمان دروست بوو تێکیە کاکسەرکۆ لێ تێگاوی نەدەزانی چوار سێپی هەڵپەڕی نەزانی گەڕیان باشە من دەستیم کردم بە مێنە سەرقەتەکە خان پێمان بڵێ بزانم ئیشەکەی ئێوە هەندێک جار لانەیە هیچ کە ئەبێ لەسەر دەنگتان کارکەن لەسەر دەنگەژەکانتان بەڵام وەکو خۆی لانە هەندێک جار ناچابن گۆرانیش بڵێن ئەمە لە هەندێک لە شانۆیەکانە ئەبینین وا هەیە بۆ نمونە هەر بۆ ئیشەکەی خۆشت یان بۆ باشترکردن و بەهێزکردنی دەنگەژ گۆرانیت پەناڵێن سەرلاوەگەمەترسالەوە وا هەیە کە بۆ نمونە خۆت هەر لەسەر گۆرانی وتنێش پرۆڤێ بکەیت ینی نمایش دەنگ خۆشە گۆرانی من دەنگم خۆشە بەڵام ئێستا حالم دەنگم نووساوە لە سەرەتا بەبەستنێ وەکو ئیشەکەی خۆت ئایاوە هەیە پرۆڤە بکەیت من خەجاڵەتم لە بەردەم جەنابتە ئەسڵەن ناتوانم گۆرانی بڵێم شەرمەزارم مەبەستی ئەوەیە زۆر جار لە نمایشەکە پێویستی بۆ ئەگەر ئیشەکەەوە بخوازێت گۆرانی چابێ بەڵێ ناچارێت گۆرانی بڵێ ئەبێ ئەکتەر دەنگی زۆر باش بە بەڕاستی توانای دەنگی باش بێت لەبەرەوەی سەر ستێج سەرتەختەی شانۆ لە بینەرەوە چەند مەسافەیەک دوورە ئەبێت هەم دەنگی بەرز بێت هەموو زوحێتی تیاابێ ینی ئەو دیالۆگانە ئەو حیوارانەی کە ئێڵێت ئەبێت زۆر ڕوون بێت ینی زۆر ئاشکرا بێت سەیری چاوی بینەر بکەیت لەو کاتە لە خۆڵەکە دانیشتووە لە پراسترس بگرێشتر لە ئەگەر ئەکتەربی بەڕاستی نابێ بینەر ببینی هیچ کات بینەر نبینی کە تۆ لە کاتی نمایشە لە کاتی نواندنا لەناو ئەو کاراکتەرای سەرکۆ ئەزانێ لەناو ئەو کاراکتەرە تۆ ڕۆڵە بەرجەستاکەیت لەو کاتێ ئاگات لە هیچ بینەرێک نییە چیەکات چی ئەڵێت بۆ گیرە خواردەوە دەست ئەو تەزبێحەوە خۆم حازرکەم بۆ فۆتا گۆرانی کاگعادل کاک بابان تۆ پێمان بڵێ سۆماخان باسی ئەوەی کرد لە شانۆیە تۆ سەیری بینەر ناکەی واتە ئەوە نەتێکەڵ بەو ڕۆڵی خۆت ئەبیت تەنانەت یعنی هەست ناکەیت کەسێک خەریکە سەیرت ئەکا تۆ پێمان بڵێت تۆ نێوانن لەگەڵ دقەکانت لە بەرکردنیان گۆرانی وتن چۆنە چون سەیریشم ئەکرد لە کاتێک کاک عادل گۆرانەکانیت لەگەڵ یا ئەدوتەوە بۆ مەرجە بەس دیتر نەڵە گۆرانی من حەزم زۆر لە گۆرانی وتنە و ماوەیەکی زۆر باش تەمرینم ئەکرد بۆ گۆرانی وتن جگەلەوەی کە وەک ئەکتەریش تەمرینم ئەکرد ئەو سەردەمی کە تەلەبی پەیمانگا بووم ئەو کاتەی تر کاتی زێڕی نەهاڵێ ئەو کاتە زۆر باشە تەمرین زۆر باشە کرد سەوتیشم باش بوو گۆرانیمەوە تەنانەت لەو ئیشی کە بەڕێزی شتاتی و ساڵی پار هەر گۆرانی تیا بووم گۆرانیمەوت
بس ئێستا کاگرافیارە چمتەوە پرۆڤە با ئیزافش بۆ بەم دقێکی تری کاک بەختیار عەلیە ئەوەی مانگی سێ بڵاوی کردوەوە ئێمەژە چینە پرۆڤ و یعنی ئەم ساڵ 2 دقی کاک بەختیارەکە تر نازانم ئەگەر لەو شانە گۆرانی مود و کاتی شاڵاوەرم بیبینە بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشی ینی هەمیشە ئێمە مانوت کارکردن لەسەر دقی کوردی زۆر گرنگە سۆمایانی ئێستا ئەمە بۆ یەکێک قاوەنی نووسری وەکو بەختیار عەلی بین کە چێکی شانازی ئێمە وەکو کورد کە دقەکانی زۆر جێڕانەتە سەر زمانە جیاوازەکانی ئەوروپی کە ئەوان ڕۆمانەکانی ئەخوێنەوە ئێمە بتوانین شانۆکارەکانی خۆمانکاری لەسەرکەن ئەمە ئەبێتە ئەوەی کە جارێکی تر تۆن ئەکرێتە سیناریۆ چۆن ئەکرێتە دقێکی شانۆ ئێمە سپاس ئەو دوو دقی نووسیوە لە مای ئەم 2 ساڵەیە دەقتێوی کە سۆماخانوان پرۆڤێتیاکەن 2 ساڵێک پێش ئێستا نووسراوە ئەم دقەش کە ئێمە چوینتە پرۆڤۆ ئەم ساڵ نووسراوە مانگی سێ تقریبا هەشتی سێ بڵاو بوو شتێکی ئاوا بوو جا لەسەر مەسەلەی بینەریش حتمما قسەکەی سۆماخان تەواوە نابێتتر ئەگەرتەر بینەر ببینی بەڵام هەندێک جار فۆرمی ئیشەکە ئەخوازێ کە تۆ مامەڵ لەگەڵ ئەکتەراکی ئەو شتێکی ترە بوون من لە کاتی نمایشە ئەچم بینەرێک ئەدوێنم یا خوشتێکی لێداوە کەمە بوو لە ئیشەکەی پێشترمانە هەبوو ئەوان شتێکە ئیشێک لەناو کۆنسێپتی ئیشەکە جێ بێتەوە تۆ مەجبوریت ئەو کارکتەری هەتا ئاوا مامەڵەکی لەگەڵ بینەرەکە بەس ئەگەر ئیشێک بێ هیچ پەیوەندی بە بینەرەوە نەبێت تۆ نمایشی خۆکەی بینەر تەنها بینەر بێ نێتە ناو ئیشەکەتەوە بەس سیر بکات ئەوە تۆ نابێ بەڕاستی سێری بینەرکی یاخو تەرکیزە بەرە خۆیش بە پێی ستایلەکانە فۆرم ئیشەکەی لەوەی کە ستانسلافسکی و مایر هۆڵد و لە برێختە دیواری چوارەم نامێنێت کە ئیتر تێکەڵی بینەرەبی ئەوانەشی تر بەڵە فۆرمی جیاوازن کە کار لەسەرکەن دەستان خۆش زۆر زۆر سپاس زۆر زۆر خۆشحاڵبی لێرە ئامادە بوون هاوڕێیان زۆر زۆر سپاس بۆیەوەش دەستان خۆش بێ کاک عادل نازانم چی بڵێم بڵێم یەخوا بەخێر بێ ماڵی خۆتە ئەوەی ئەمە شتێکیان تایبەتە و سپاسیش دەکەین کامڕۆ زۆر زۆر بۆ جوانترکردین بۆ گۆرانی جوانانە و بۆ گفتە جوانەی کە پێوەبەخشین زۆر زۆر دڵخۆشین کە هەمیشە بەردەوام بیت هەمیشە لە ناومانە بیت هەمیشەش بە تەندروستی باش و تەندروستیەکی زۆر زۆر باش و بەردەوامبی لەگەڵمان بۆ کۆتا بەرهەمی تۆ یەنە کۆتای پرۆگرامیان بۆمان خۆزگە کاتەکە زیاتر درێژکرایە چکە گفتوگۆکەمان زۆر بە چێژ و خۆش بوو دووبارە سپاس دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس بەخێر بن با ئێمە ماڵەوەیکەین لە بینەرانمان و بچنە لای کۆتا بەرهەمی کاک عادل و هیوای ڕۆژێکی ئارام و خۆش و جژنێکی تایبەتان بۆ جارێکی تر جەژنتان پیرۆز بێ و هەر لە جەژنابن هیوادارین کەمڕۆ توانی بێتمان چێژێکی خۆش بە ئێوە ببەخشین خواتان لەگەڵ بە دوایین بەرهەمی کاک عادلی خۆشەویست فەرمون هاوڕێ
خبيري بالا برزانه سنة خبيري بالا برزانه ما يجري شاورشي يا ما يجري نبدو ما بوده مشكي قواروري لا كرناه بينم جميل بلغنا شيريو شي ما شيرينو بلغنا شيرو ما شيرينو بغري يا روشيا بغري نادو ما بودو مشكي قواروري نادو ما بودو مشكي قواروري ما يجري شاورشي يا ما يجري نعدو ما بودي مش يوارو